دۆستان ئازیزان خۆشحاڵم وا جارێکی کە پێتان شادەبینەوە لە سەکۆکەی خۆتان لە ماڵەکەی خۆتان لە فلیمسازان بە داوای لێبوردنەوە لە دوسێ هەفتە پێش ئێستا لەوانەکەی کاک خەیبەر هەم کاک خەیبەر خۆی سەرقاڵی کاری هونەری بوو و هەم منیش لە گەشتێکا بووم کە ئەو گەشتم ئێستا بووە بە بەشێک لەم وانەیە حەقی خۆشمە جارجار گەشتێ بکەم و لە وانەکەش دا ببڕێم چونکە ئەمە شتی ژیانی خۆمە و وانەکانش هەر بەردەوامین بەڵام بۆ وانەی دوای ئەو ئەبوایە بیکەین بەڵام ئەوە بوو کاک سیروان دەرهێنەری فیلمی ئالوودە کە لە تەلەڤزۆنی شەکا کارمەندێکیان ئەو ڕۆژە و بە سەعاتێک وابزانم دوای ئەوە ڕەوانی شاد بێجانی سپارت ئەمانیش ئەبوایە وەکو هاوڕێیەک وەفا و ئەمەچێک بچن لەگەڵ تەرمەکەیا بڕۆن بەرە و سەرقەبران ئیتر بۆیە ئەویش نەیتوانی و بۆ ئەم شەویش ئەبوایە فرمێسخان بواە فرمێسک مستەفا بەڵام ئەویش لە ئەڵمانیا لە دیداری شانۆیە بەشداری کرد و بە شانۆیەک و ئیتر لە دیدارەکەیا بوو ئەویش هەر نەیتوانی بۆیە بەپەلە وتمان بۆ ئەوەی ئەکاتە سێ یەکشەمێ ماگەر لە ئازیزان و دۆستان دا ببڕێ فلیم سازان لیان دا ببڕێ تا ڕادەیەک لەوەیە کێشەیەک دروست بێ دڵساردیەک دروست بێ اینجا پێم باش بوو وانەیەک بڵێنەوە ئەم وانەیە بە هاوکاری هەمووانە بەڵام ئەوەیە من پسپۆڕیم نییە لەم بوارەیە ئەویش کە گەشتیاریە ئەوە کەسانی خۆی تایبەتی خۆی هەیە بەڵام ئارەزوویەکە یعنی با بڵێن گەڕان و حەزێکم لێ هەیە کە بە دوایە گەڕاوم و بە تایبەتش بۆ بواری فلیمسازی بۆ بواری سینەما زیاتر بە زەرور و بە پێویستی ئەزانم لەوانەیە ئەم شەو پێم خۆش بوو هاوڕێ ئازیزم کە ئەویش خاوەنی پرۆژەیەکی گەورەیە هاوڕێم کاک هاوار مستەفاخان ئەویش لەگەڵم بێت کاک هاوارجان یاخوا بەخێر بێ باندیە من زۆر سپاس بەخیر بیتەوە تۆش بەخیر بیتەوە چەنە وایە نەک مافی خۆتە وایە دوسێ هەفتە لەو گەشتە بوویتە کاکە تۆ هۆلیوود خۆ هەموو جار ڕێت ناکێت بۆیە وایە هێشتا زیاتر لێبوویتە بەڵام بەخێر بیتەوە گرنگەوەی کاتێکی خۆشت بەسەر بروت بێ و لەم بەرنامەیەدا بۆمان باس بکەی و ببێتە پرسیار لە نێوان من و تۆ و هاوڕێیان زۆر سپاس کاک هاوارجان باوەڕەت هەبێ پێم وایە من هەفتەیەک بوو بەڵام دابەشم کردبوو بەسەر ئەو شتانەی ترکە خۆمۆک و خولیا حەزم لێ بوو و هاوژینیشم لەگەڵمە ئەجینا بەس لە ناو لۆس ئەنجلسە ستۆدیۆکان بگەڕێیت و بەشەکانی ڤیددیۆ بکەیت پێم وایە بۆ خۆی هەفتە و دوو هەفتەی ئەوێت یعنی لێڤەگەڕینێکی تایبەتی ئەوێت یعنی ئەگەر کەسێک بۆ بواری فلیمسازی بێ ئیشی لەسەر بکات و بە تایبەت بۆ کەرتی گەشتیاری سینەما ئەوێت چونکە لێڤەگەڕینی باشی ئەوێ ئیتر من هەرەوە نەمتوانی چونکە دەرفەتی ژیانیش لێرە ئاوهایە نەمانەتوانیم بیکەمە پرسیار من زۆر باشە کەواتە گرنگە بەڕاستی سرەتا ئەمێ ئەوە بڵێم کە بەڕاستی بۆ منیش خەونێکە کە بتوانین لە کوردستان شوێنێک لەو جۆرەمان هەبێت بەڵام زۆرترینی ئەو پەیکەر و براندانەی کە لە ناو ئەو شارە سینەماییە گەشتیاریەدا هەیە کوردین ئەوی تربیانی بۆ ئەوەی بۆ نمونە کەسێک لە ئەفریقاوە بێ لە میسر بێ لە وڵاتێکی تر هەست بکات پەیکەرێک کەسێک نمایندەی ئەوان لەو شوێنەدا هەیە ڕەنگە من هۆلیودم نەبینیوە حەزەکەم جەنابەت باسکەی بەڵام ڕەنگە لەوێ تا براندی خۆیان وەستاوێ براندی هیچ کەسێ دانانێن چونکە ئەوان خۆیان وەکو دەڵێ لە پێشی پێشەوەن بۆیە
هی خۆیان براندێکی گەورەترە ڕەنگە لە براندێکی تری وڵاتیشی ئەوروپایان ئاسیا بۆیە پێم خۆشە پانۆرامایەک سەرەتا باسی ئەوە بکەی بزانین ئەم شارە سینەماییە ئەم هۆلیوودا کە ئەکەوێتە لۆس ئەنجلوس ئامارێک هەیە لە بەردەست ساڵانە چەند کەس سەردانی ئەکات داهات و دەرامەتی ئەوانەی کە لەوێ کار ئەکەن چونکە من پرۆژەکەی خۆمم ئاوا وەکو پێداچوونەوەیەک بە بواری ئابوووریەکەی بەم شێوەیە دامڕشتووە چەند خاڵێکەن وەکوڵێ هەمیشە ئەبێ لەبەر چاو گیرێ اینجا من کاک هاوار ئەم پرسیارەی کە دوو پرسیارە لێرە لام وروژان بەڵام من خۆمم بۆ ئامادە کردووە ئەمانە دوو چەمکی سەرەکین بۆ ئێمە وەکو کورد چی بکەین ئەمە یەک و ئایا وەکو کورد ئێمە ئەتوانین سوود لەوان وەربگرین و لەگەڵ سینەمای خۆمانە ئەمەی کە بەڕێستان باست کرد ئەمە لێرە مەسەلەی مافی چاپارێز و مافی وەکو کەمپەنیش ئەبێ باسی لێەوە بکرێ اینجا من حەزەکەم لێرەوە ئەگەر دەرفەتم بیت پێشەکیەک بچمە ناو جیاکردنەوەیەک لەم جیاکردنەوە وابزانم من و تۆ زیاتر ئەچینە ناو بابەتەکەوە بۆ ئەوەی هەر هەمومان بزانین فیلم جیاوازە لەگەڵ سینەمایە فیلم پێکهاتەیەکە پێی ئەڵێن سیناریۆ سینەماتۆگرافی فیلمگرتن و اینجا با بڵێن نیشاندان ئەمە ئەبێ بە فیلم سیناریۆ سینەماتۆگرافی ڤیدۆگرتنی فیلمگرتنی و نیشاندانی ئەمە ئەبێ بە فیلم ئەمە فیلمە و هەر کەسێک لە ناو ئەم بۆتەیە کار بکات پێی ئەڵێن فیلمساز ئەبێ بە فیلمسازی بەڵام ئەگەر بێت و بچینە دەرەوەی فیلمەکە سینەما ئەمەیان بۆتەیەکی کەیە کاڵەی سینەما هەموو یەگرێتەوە فیلمەگرێتەوە کۆمپەنی بەرهەمهێنان ئەگرێتەوە کۆمپەنی بڵاوکردنەوە ئەگرێتەوە ئەلبەتە دیارە ئەمانە بە هەر هەمویان بڵاوکردنەوە و فرۆشتنی پلیت و شرۆفەسازی و کەرتی گەشتیاریش ئەچێتە ناو قاڵبی سینەماوە بەمانە بە هەر هەمویان هەر کەسێک کە لەو جێگەیە ئیشکات پێی ئەڵێن سینەماکار بەڵام ئەو کەسەی کە فیلمێک دروستەکات پێ ئەڵێن فیلمی ساز کردووە ئەمە لە زمانی کوردیە بۆ ئیتر ئایا سیناریۆ بێت ئایا سینەماتۆگرافی بێت ئایا هەر لایەکانی تریشی بێ بۆ نیشاندانیش وەکو با بڵێن قۆناغەکانی سازدانی فیلمێک بەڵام کاچی لە ناو سینەماوە لە ناو سینەمایە هەموو ئەمانەی تر ئەگرێتەوە مەرج نییە ئەو کەسە هونەرمەندش بێت مەرج نییە ئەو کەسە فیلمسازش بێت هیچ لە فیلم بزانێت بەڵامکەم بۆ بێنن بۆ یەوتم لەو دیوەرن لە خەتەکەی ئەمداوە اینجا من بۆیە حەزم واتە ئێستا ئێمە لەسەر دوو چەمک قساکەین هەر لە ناو کایی هونەر فیلم سینەما بەڵێ اینجا لە ناو سینەمایە ئێمە مناچینە سەر ئەوەی با بڵێن کۆمپەنی بەرهەمهێنان ئەوەی کە بەرهەمهێنەرەکان کەمپەنی بەرهەمهێنانەکان ئەوە وانەیەکی تایبەت بوو کاک ئالان هەمووان باسی کرد کە چەند دەستەی بەرهەمهێنان هەیە ئەوە لای ئەو لەوانەکەی ئەوە هەیە بۆیە من ناچمە ناو ئەو وردەکاریانەوە ئەوە بۆ خۆی بابەتێکی تایبەتە و با بڵێن ئەو کەمپەنیانی کە بڵاوکردنەوەی فیلمەکانەکەن پەخش و بڵاوکردنەوە و چەمکەکانی تر فرۆشی و ئیتر بە هەموویە کە ئەڕواتەمانە هەر یەکەی تایبەتمەندی خۆیەیە بەڵام ئەم شەو ئەمەیە باسی چەمکی گەشتیاری بکەین لە سینەمایە چونکە یەکێک لە کێشە گەورەکان ئێستا کە بەڕێستان باست کرد کاک هاوار ئەمە گەورەترین کێشەی لای ئێمەیە لە فیلمی کوردیە لێرەوە من بۆی ئەمەیە بۆی بچم ئەم کێشەیە چییە؟ ئێمە فیلمەکانمان کاتێک کە نیشانە درێن
بۆ نمونە تا ئێستا فیلمی ئەڤاتاری یەکە وا بزانم پڕفرۆشترین فرۆشی تکتی هەبووە وا بزانم 2 ملیارە ئیتر شتێکی وایە بەڵام کاتێک کە دەیتە سەرباسی گەشتیاری بەس کە کۆمپەنی یونیڤەرساڵ ئەمە ئەم جێگەیە بەس وەکو بۆ گەشتیاری دروستکراوە جێگەی هاری پاتەرە فیلمی هاری پاتەر و دوایی چوینە ژوورەوە کاشتی تریشمان بینی اینجا لێرەیە سێرەکەی کەرتە گەشتیاریەکەی دەبقەت چوار بەقەدی فیلمەکە فرۆشی هەیە پارە پەیاکە داهاتی هەیە و لەگەڵ ئەوەشە کەرتە گەشتیاریەکە داهاتێکی بەردەوامە فیلمەکە با بڵێن لە هەفتەی یەکەم و لە هەفتەی دووەم و لە مانگی دووەمە چەند پلیتی فرۆشی ئیتر دوای ئەوە هێواشاش فرۆشی پلیتەکانی کەمە بێتەوە ئیتر دوایەوە لەوەی لە شاشەی لە ڕووبینی سینەماکانە نیشان نەدرێت لە هۆڵەکانە ئەچێتە سەر DVD یان نەچێتە ئێستا با بڵێن سۆشیال میدیا و لەو جیانە ئیتر بینەری لەوەیە کەم بێتەوە ئەو فرۆشەی نەبێ بەقەد ئەوەی کە لە گەشتیاریەکەی کاتێک کە خەڵکە چێ بۆ گەشت و ئەچێ بۆ ئەو کەمپەنیە کە بزانێ ئەو فیلمە چۆن کراوە اینجا ئەلەوێ من دێمە سەر چەمکی گەشتیاریەکە کە بەس بە تایبەت باسی یونیڤەرساڵەکەم ناچمە سەر دیزنی مەسەلەن گەشتێکی کەم هەیە مەگەر لەو گەشتەیە ئەگەر توانیم خۆم ئامادەکەم باسی بکەم چونکە زۆر تێروپڕە لەوەیە کاتێکی زۆر بەرێت نەتوانم بە وردیش باسی کەم و هەنێ شتیشی هەیە کاک هاوار ئەمە پرۆفشناڵی ئەوێت بۆ نمونە من داوام لە هاوڕێ ئازیزم کاکە خالید حەمە کرد چونکە لە لۆس ئەنجلس ژیا بوو و لەوێ فێرخواز بوو حەزم کرد بۆی ئەو لەگەڵ مانابێت لە کۆمەڵی وردەکاری بە بەڵگەوە بە زانیاری تێرەوە ئەو زیاتر قسەی لەسەرکات بەڵام دەرفەتی بۆ ڕێک نەکەوت و هەروەکوتم چونکە وانەکەشمان ئەم وانەیە یەکسەری بوو بەس ویسماندا نەبڕین بۆیە ناچار بووم کە ئەمە بکەین اینجا لێرەیە ئەمەیە بچمە سەر کەرتی گەشتیاری وەکو با پێش هەموو شتێ بزانین فیلم دروستکردن فیلم سازکردن جەمسەری سەرەکی پرۆژەی سینەمایە سینەما بەبێ فیلم دروست نابێت ئەگەر فیلمی تیانە بێت تۆ چی ئەفرۆشیت چی بەرهەمەهێنی و کەرتی گەشتیاریەکەش وەستێت بۆیە فیلم جەمسەری سەرەکیەتی و لێرەوە ئەتوانین بڵین ئەی کەرتی گەشتیاریەکە چییە لە کەرتی گەشتیاریەکە ئێمە هەمومان نەزانین کاکاوار کەرتی گەشتیاری بەگشتی کە لێکی بینەوە هاوین هەوارە گەشتیاری ئاینیە شوێنە ئاینیەکان وەکو حەج و عەمرە و کەربەلا و نەجەف و هەروەها فاتیکان و مەزاری هیندۆسیەکان و لای خۆشمان مەزاری یارسانەکان و مەزاری لالش و ئەیتر ئەمانە هەرچەنێ ئێمە لە کوردستان بایەخمان بەو دوو چەمکە نەداوە بە یارسانی و لالش کە ئەوەیان بۆ کەرتی گەشتیاریە ئەبێ وەکو دین بیخینە ئەو لاوە نەوەکو برا موسڵمانەکان لەوەی ڕۆژە لە ڕۆژان حرامی بکەن بڵێنەوەی لەوێ ئاویش بفرۆشێ هەر حرامە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە بێ زۆر وشیار بین بەڕێستان لە مصر بوون لە مصر کاتێک کە ئیسلامیەکان هاتنە سەر حکم سەما ڕەقسی شەرقیان حرام نەکرد هیچ بەڵگەیەکە بۆ حرامی بکەن کاکاوار بۆ خۆی وەکو وەڵێ نەبێتە بریندارکردن لە ڕاستیوەکو سیاست هەر شتێک چووە ناو کای سیاسی ئیتر سیاست ینی ئاینیش کە ئێستا هێز گەلێک هەن بە باگراوندی ئاینی جا ئەگەر مەسیحی بێ ئیسلامی بێ هەتا دوایی جوولەکە بێ هەن یعنی سیاسە دەکەن ئێمە یعنی تۆ باسی لالشت کردیانی باشە تا حەج هەبوو کەس باسی کەربەلا و نەجەفی ناکرد ئێستا کەربەلا و نەجەف ژمارەی هاموشۆکارانی زیارەتکارانی نزیکەی دەقات لە حەج و عەمرەی زیاترە من لەم ڕۆژانە گەڕانێکم کرد زیاترە
زۆر زیاترە ینی کەواتە بۆ ئەوەی ئەو تونند و تیژیانە خاو ببنەوە نەمێنێن چونکە ئێمە کەڵێن ڕێز هەموو ئاینەکان ئەڵێن ڕێز لە یەکترەگرین و هەموو کتابە ئاسمانیەکان و سەرزەمینیەکانی شتیاتی کە ڕێز لە ئاینەکانی ترەگیرێ باشە بۆ بەس بۆ ئێمەی کوردەبێ ئەو ڕێز لێ گیرانە یاساغ بێت هەرچەندە ئەوە بابەتێکی ترە چونکە ئێمە ئەگەر چواردەورمان وڵاتە داگیرکارەکانمان ئێستا مەسیحی بن ئێمە بچینە سەر دینی ئەوانیش هەر کوشت و بڕەکرین ببن بە جوولەکە ئێمە بچینە سەر ئاینی ئەوان هەر کوشت و بڕەکرین لەبەرەوە ئەوە بابەتێکە بڕاوەتەوە کە بۆ گەشتیاری ئاینیشمان بۆ گەشتیاری وەرزی زستانەمان بەهارەمان هاوینەمان پاییزیێمان بۆ هەمووی هەڵبەتە هەوڵی زۆر هەیە کە ئێمە نەتوانین بە هیچ شتێک ئاشنابین و لە ناو خۆشماندا بەداخەوە ئەو تێگەیشتنە باش نییە سەبارەت بە 1 ساڵ حکومڕانی ئیخوانەکان لە میسر کە زۆر بە کورتی بۆی بابەتەکە بچینەوە سەر سینەما و گەشتیاری هەرچەند ئەویش گەشتیاری وەکو باس کرد من لەوێ ینی بەرچاوم کرد لە ڕۆژنامەکان کە جاران 2 ساڵ بۆ سەماکارانی سەرنیل و یانەی شەوانە بۆ ئەوانە ئەبەخشرا 2 ساڵ لە سەردەمی مورسیا کرا بە 3 ساڵیش بۆی ئەوە نێن و نەچن و بڕۆن و وەرن و 3 ساڵ بڕۆن سەمای خۆتان بکەن وەکو کوردهاڵی ئەڵێ باەن و ئیتر تا 3 ساڵی تر نێننەوە باج بن و ئەتا دوایەوانەی کە پێویستە ببێت لەبەرەوە لە میسر بەڕاستی ئەوەی کە میسری ڕاکێشاوەکو گەشتیاری بێزگە لە هەرامەکان کە یەکێکە لە سەرسوڕێنەرەکانی دنیا بەڕاستی لە ڕۆژهەڵاتەوە بە تایبەت بابەتی هوەرە سینەمایە سینەما لە پێش ئەدەبیش چونکە سینەما لە میسر لانی کەم بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمەی کورد عەرەب کە ڕەنگە ژمارەکە بەگشتی بگاتە سەر و 500 میلیۆن میسر بۆ ئێمە شتە و ئەو شتە لە ڕێگەی هوەری سینەمایەوە بە بۆیە کە ئەچیتە شاری سینەما لەم وڵاتە شاری وەبەرهێنانی هوەری سەیرەکەی کە گوزەرەکەی بە ناویا زۆر شوێنت بەرچاوەکەوێت لە فیلمەکانە هەن بۆ نمونە شەمەندەڤەرەکەی ئەو فیلمەی کە سعید ساڵح و عادلیمان بەشدارن ئەو شەمەندەفەرەکە لەوەیە ئۆتۆمبیلەکانی مەلیک فاڕوق کە لە فیلمی ناسر 56 و ئەوانە هەمووی لەوێ هەن خەڵکە چێ ڕسمەگرێ ئەهرامەکان لەوێ دروست کراونەتەوە بۆیە من دڵنیامەوەی هۆلیودم نەبینیوە کە زۆر زۆر گەورە و فراوانە چونکە ئیتر ئەوە قسەیەکی هۆلیودیەکانە لە بواری بەرهەمێنانی فیلم کە ئەڵێ هەتا بودجەکەت زیاتر بێت داهاتی فیلمت دەرفەتی بەدەستێنانی داهات لە فیلمەکەدا زیاتر بێت هەڵبەتە بۆ ئەو شوێنە گەشتیاریە ژوایە تۆ کوا لە ناو ئەو پانتایە فراوانە واڵ دیزنی میکی ماوس دابنێ یان دوو کارکتەری تر کوا زۆرترین کارکتەر لەو شوێنەدا هەبن چارلی چاپلین هەبێت کە هەرچەندە ئەو ئەمریکی نییە بەڵام وەکو هونەرمەندێکی جیهانی وەکو ساڵانێکی زۆری تەمەنی هەر لە ئەمریکا بەسەر بردووە لەوێ کاری کردووە پێم وابێ هەر لەوێش نێژراوە بۆیە بەڕاستی ئەم جۆرە گەشتیاریە زۆر زۆر تایبەتە من ئێستا بۆ نمونە ئێمە لە کوردستانە نیمانە وەرە هەموو کوردستانی گەورە بگەڕێ لەگەڵ ئەوەی ڕەنگە زۆرترین دەنگ بێژ و گۆرانی بێژ و موزیسیان و ئاوازدانەر و یعنی ئەو کللتور و فەرهەنگە دۆڵەمەندەی ئێمە هەمانە لە گۆرانی و دەنگبێژیە 4 وڵاتەکەی داگیرکارمان لەبەری حەساونەتەوە هەر لەبەری هەڵە هێنجن و وەکو سەرچاوەیەکی کانیاوێک لێ ئەبەن و هەر تەواو نابێت بەڵام ئەوان هەیەە ئێمە نیمانە ینی ئەوە ینی بۆ نبوونە ئەگەر بیتە سلێمانی لە هۆڵی ڕۆشنبیری وەبزانهۆمی دووەمە لە بەردەم دەرگاکانی چوونە ژوورەوەی هۆڵەکە ینی بە ڕێڕەوێکی 10-15 مەتری هەندێک لە جلوبەرگ و کەرستەی ئەو هونەرمەندە ئازیزانەی مەڵاوەیان لێکردین کە بەڕاستی پێت بڵێم من خەمە خۆم کە ئەمابین چکە بەڕاستی هونەرمەندی گەورە
بەڕاستی ئەوەی ئەوان خزمەتیان کردووە لە بەرامبەردا ئەوەی کە بۆیان کراوە هیچ نییە، یعنی بە ئەمانەتەوە ئاڵم هیچ. بڵێ نمونەیتر بڵێم یەک نمونەیتر ئەمڕۆ لە بەرنمەکەی خۆمە لە رادیۆ باسی ئەوشم کرد تۆمارم کرد شەماڵ ساحیب لە ساڵی 1950 یەکەم گۆرانی بێژی کورد و عێراقیە لە سەرانسەری کوردستان و عێراق کە کلیپی کردووە کلیپەکانیشی بە ئامێری سینەما بووە. چێ ئێستا شەماڵ ساحیب ئەناسێ لە وڵاتی بێت چی دیارە لە ناو شارەکە نەکەر لە ناو شاری سلێمانی دەبواە لە زۆربەی شارەکانی کوردستان هیچ ئێمە زۆر بە بێخەمی ئەچینە ناوکەکە ماندوو ئەبین دیژواری و سەختێکی زۆرە بینین لێی دەرەچین تەواو وەکو ئەمڕۆ واو پێناسم کرد یعنی هونەرمەند و ئەدیبە گەورەکانی لای ئێمە وەکو هەویروان ئەی شێلین بۆ بەیانی ئەیدەین لە فڕن و کڕیارەکانمان دێن ئەیبەن و ئەیخۆن و تەواو باوی تر بێ بۆ بەیانی دیسان وەزبەیەکی تر بشێلن و بیدەن لە فڕنی و کڕیارە کڕێ و خواحافیز یعنی کەس ناڵێ ئەم نانە جوانە کاکە باش سوور کراوەتە و سوور نەکە هیچ یعنی ئەم هەموو هونەرمەندە لە کوردستان بە 50 ساڵ زیاتر لە 50 ساڵ خزمەتەکەن ڕەنجە کێشن بەڵام بەداخەوە یعنی تۆ بڕۆ میسر مۆزەخانەی تایبەتی کەلسوم هەیە عەبدولحەلیم هەیە محەممەد عەبدولوهاب هەیە یعنی ئەوانە داهاتێکی زۆر پیاکەن و کارمەندێکی باش هەلیکاریان دەستەکەوێت لەو شوێنە و هەر کەسێک کەلسوم بناسێ ئەگەر نەچێتە مۆزەخانەکەی وەکو وایە سەردانی میسری نەکرد. بەڵێ کارەسا تاژین بەڵێ کاکاوەر اینجا ئەوەی کە من مەبەستم بوو لەسەری بڕۆمدا جارێ وتم بەس گەشتیاری ئەمە بزانین یعنی لایەن چەمکی هاوی ناوارەیە چەمکی ئاینی هەیە چەمکی شوێنەوارەیە تەندروستی هەیە وەکو گەڕاوەکان کە لە زۆربەی وڵاتەکان هەیە خەڵکە چند بۆی و تەنانەت چەمکی ئالوودەبوون هەیە بۆ نمونە لاس ڤێگاس شارێکی گەورەیە ئەو شارە بەس قومارخانەیە بەڵام داهاتێکی گەورەی هەیە شارەکەی جوان کردوشانێکە لە دەشتاییەکە لە گەرمایەکە بەڵام شارێک دروست کراوە بە پاک و خاوێنی و جوانی و ئیتر داهاتێکی زۆر زۆر گەورەیە ئەمە داهاتە بۆ وڵات بێجگەلەوە تۆی مە بچینە هۆڵەندا سێرەکەی لە هۆڵەندایەکێکە لە وڵاتانی ڕێگە بە کێشانی تلیاکە دات خەڵک لە وڵاتانی ترەوە ئەچن لەوێ تلیاکە کێشن ئەمە ئالوودەبوون یا بۆ نمونە تۆ ئەفغانستان کە وڵاتێکی ئاینیە بەڵام سەرچاوی داهاتەکەی لەسەر تلیاکە ئیتر بێجگەلەوە چەمکەکانی تریش زۆرن مۆزەخانەیە و بوارەکانی تریشێکێک لەو چەمکانە گەشتی چەمکی سینەمایە. اینجا من ئەوەی کە لەم گەشتەما بەس ئەمێ باسی یونیڤەرساڵ کەم ستۆدیۆی یونیڤەرساڵ کە ئەم ستۆدیۆیە لەلایەن کارە لامڵەوە لە شیکاغۆ لە ساڵی 1912 بیرۆکەکەی لای ئەو دروست بووە دوایی لە ساڵی 1940 نزیکەی 232 کڕیوە بەڵام لێرەیە شتێک هەیە ئایا بۆ یونیڤەرساڵ یان ستۆدیۆکان لە هین نەبوون لە شیکاغۆ نەبوو کە بیرۆکەکەی لەوێ بوو بۆ لە لۆس ئەنجلس بوو ئەلبەتە شیکاغۆ لەبەرەوەی بەفرە وەرزێک لەوەیە نەتوانن لەوێ کاری فیلمسازی بکەن بۆیە لۆس ئەنجلس چێکە لەوەی کە وەکو وەرزەکانی هەر چوار وەرزەکەی وەکو بەهاری لای خۆمانە ئەگەری زۆرەوە ئەگەر کاخالیمان لەگەڵا بواە کاخالی لەوەیە وەڵامێکی دروستی زیاتری ئەکادمی ئەوەی بداینایەتەوە کە بۆیە لۆس ئەنجلس هەڵبژێراوە لەو کاتانە لەو زەمانەیە لە 1950 و کاتانەیە چونکە فیلمەکان زیاتر پشتیان بە کرۆمەکی نەبەستووە پشتی بە با بڵین بە پەردە سەوزەکە بەو تەکنیکەی کە ئێستا هەیە لە میدیا و لە ئافتەر ئیفێکتی فیلمە ئەو کاتۆرەکان دروست کراون لە هەوارە اینجا ئەم کەمپەنیە یونیڤەرساڵ ئەو جێی کە کڕیوە هاتووە لەو جێگەکانی فیلمەکانی دروست کردووە دوای لەسەر ئەوەش ئەو جیانەی کە با بڵین فیلمەکانی تیا ڤیدیۆ گیراوە فیلم گیراوە لە سەرەتادا
یونیڤەرسال ستۆدیۆ هۆلیوود لە 14 ئازاری 1950 وەکو ستۆدیۆی فیلم دروست کراوە هاتۆتە دروستکردن دوایی لە 15 تەمموزی 1964 پارچێکیان بۆ زیاد کرد چونکە خەڵک تامەزرۆی ئەوە بوون بزان ئەم فیلمانە لە چۆ کراون کە تۆ سەیری فیلمەکە ئەکات خەڵکەکە وەرگر بینەر کە سەری فیلمەکە ئەکات وازانێت دنیایەکی زۆر گەورە بەکاراتوە دنیایەکی زۆر بەرین بەڵام حەزیان کردووە بزانن لە چۆ بووە ئیتر بۆیە یونیڤەرسال وەکو بیرۆکەی ئەمە من بەس باسی یونیڤەرساڵەکەم بەس ئاگام لە دیزنی و لەوان نییە ئەوانی شەبێ خۆمانی بۆ ئامادە ئەوە لەوەیە جارێکی کە لەگەڵ کاک خالیدا ئەم شەڕە بکەین یونیڤەرسال هاتووە یەکەم جار پارچێکی دروست کرد گەشتیارەکان بێن ئەو جیانە ببینن جێی ئستۆدیۆکان جێی فیلمەکان بزانن چی کراوە لەوێ چۆن ئیشیان کردووە هاتوون ئەمەیان نیشانداوە ئەمە ئەو بەشانەیە کە ئێستا ڤیددیۆکانی بەدوای یەکە داگرین ئەمان هاتوون ئەوەیان کردووە لەو کاتانە کە ئەمەیان کردووە خەڵک بە تاسوقەوە بوونە بزانن چۆن کراوە ئیتر ئەمە خۆی لە خۆیان پارە و داهاتێکی باشی پیا کرد و بوو بە سەرچاوەیەکی داهاتی بەردەوام چونکە خەڵک بەردەوامەیان ویست بچن بۆ جێگەیە سەیریان کرد لە فیلمەکان زیاترش داهاتی پیا داهاتی زۆرترە ئەنجا ئەلێرە تۆ پرسیارێکە کرد سەرەتا کاک هاوارجان لێت پرسییم بۆ ئێمەی کورد ئەتوانین ئەمانە بەکاربێنین بۆ نمونە ئێمە ئەتوانین داوا لە یونیڤەرساڵکەین بەڵام یونیڤەرساڵە و کاتێک کە دێت یا والت دیزنی کا ئەو کاتێک کە دێت ئەم جێگانە ئەکاتەوە بۆ ئەوەی گەشتیاری کورد بچن بۆی ئەو کاتە ڕێگە نادا کاک هاوار هی فیلمێکی کە بێن لەوێ پێشاندرێن ئەمە بەس هی ئەو فیلمانەیە کە تایبەتن بەخۆی چونکە داهاتەکە لە ڕێی ئەم هەوارەوە بۆ ئەمە ئەوانە گەڕێتەوە هەر بۆ ئەوانە گەڕێتەوە فیلمەکانیشی ئەوان کۆمپانیای بەرهەمهێنانن ئەوان کۆمپانیای پەخشی فیلمەکانن خاوەنی فیلمەکانی شەوانن لەوەیە گرێ بەستێکیان لەگەڵ دەرهێنەرەکان یا سیناریستەکانە هەبێت بڕێک پارە جار بدرێ پێیان لە پای لەوەیە لەوانەیە بەڵامەوە من زۆر دڵنیان نیم نامێ قسەکەم لەسەر لەو ئاستەوە بێت کە بە خەیاڵی قسە بکەم ئەمەوێ بەس بڵێم یعنی ئەگەری تایە ئەوە بێت بەڵام کاک هاوار ئەوەی کە هەیە ئەڵێ با بڵێن لە ساڵی با بڵێن لە وەرزێکە 8 ملیۆن کەس گەشتیار چوونە بۆ ئەو پارکە بۆ یونیڤەرساڵ 8 ملیۆن کەس ئاخر زۆرە یعنی داهاتەکەی لەوەیە گەشت بێتە داهاتێکی زۆر خەیاڵی من ئێستا نازانم بڵێم هەنێشتم نووسی ئەڵێ لە 2023 یونیڤەرساڵ داهاتی بۆکس ئۆفیسەکانی ملیارێک و 93 بووە ئەمە لە کەنەدا و لە ئەمریکا بەڵام لە ساڵی پێشتری ملیارێک و 64 بووە ئەمە کە گەشەیەکی بەردەوامی ساڵانەی هەیە ئێتۆ وەرە سێرکە ئەمە زۆرە لە ساڵێکە ئەوە بێت ئێتۆ ملیار ئێتۆ ئەگەر فیلمێک چەند داهاتەکەیەتی وە بەردەوامی ئەمیش ئەبێ بەچەند بەردەوام ئەمە با بڵێن جاتۆ بۆی ئاسان بێکا سەرکەوت نازانم تۆش لە بیرکاریە باشیاننا 8 ملیۆن کەس لە ساڵێکدا جارانی $100 بکە بۆ نمونە تۆ چیتەوێت $100 خەرجەکەی کە باوەڕ ناکەم کەس بەو بڕەکەمە بێ زیاتر خەرجکا لەوێت تا کە بتوانێت گەشتێکی باش بێت بەڵام تۆ بڵێ 100 یعنی 100 جارانی 8 ملیۆن کە نازانم زۆر ینی داهاتێکی زۆرە لە ساڵەکە جاوەرە $200 بێت 300 بێ لەبەر ئەوە بەڕاستی ئەوە جۆرێکە لە زیرەکیەکی زۆر زیاد لە پێویست تۆ چۆن ئەتوانیت
لە پاڵ ئەوەی فلم دروست دەکەی و هەڵبەت ئەوە ژێرخانی هەیە هەروە باسانی دروست نەبووە یعنی بازانین ئەوەی هۆلیوود ئەوەی کە خوێندومانەتەوە بە عەرەبی زیاتر هەرچەند وەرجێڕانیش بوون نووسینەکانی با بڵێن ئەمریکی و ئەجنەبی بوونە یعنی ڕێک هۆلیوود سەر ڕێکانی وتمان بوونەوان کانی وتمان بۆ خەڵک چوە لەوێ لای داوە دوایی هۆتێلی تیا دروستکراوە دوایی گەشەی کردووە قەرباڵغ بووە و قسەیەکیش هەیە کە من زۆر سێرچم کردووە کە هەنێ جار گومانەکەم بەڵام هەستەکەم ڕاستیشە ئەویش ئەوەیە کە چونکە هەر 5 کۆمپانیا بەناوبانگەکانی هۆلیوود کە لە 20ەوە دەستیان پێکرد هەمویان هی جوولەکەکان بوون بە ناوی تر تا ئەو ڕۆژەی 28 ساڵ خەباتیان کرد کە لە ساڵی 48 دەوڵەتی خۆیان لە فەڵەستین دامەزراند ئەو کاتە ناوەکان ئاشکرا بوون و هۆلیوود وەکو جەنابەت ئینگلیزی باشترە زانیت ئەوەیە وەکو ئەڵێ تەختەی پیرۆز یعنی گۆچانەکەی موسا گۆچانەکەی موسا ئەم تەختە پیرۆزە کە جوولەکە هۆلیودیان دروست کردووە مەبەستیان هەبووە باوەڕکە من زۆر جار بیر لەو مەبەستی ئەوانەکەمەوە کە دیوێکیان هەڵبەتە ئەو دیوەی کە ئەڵێت چۆن ئێمە وڵاتەکەمان ڕزگار بکەین ئەوان هەرکە یەکەم کۆبنیان لە بازل کردووە لە سویسرا تازە سینەما ساڵێکە 2 ساڵە دامەزراوە کەسە سیاسی و شارەزاکانیان ئەڵێن ئێمە پێویستە دووشت بە قۆڵی بەکاربێنین بۆ ئەوەی بگەینە ئامانجی خۆمان لە دروستکردنی دەوڵەت یەکەمیان میدیایە دووەمیان سینەمایە یعنی سینەما و میدیا بێکەوە وەکو دوو ڕوویدراوێک ئەوان بەکاریانی هێنا ئەوە تا ئێستاش من ناتوانم وەکو جەناویشت باس کردێن ناتوانم ڕێژەی دیاری کراو بڵێم بەڵام لە دنیادا 3-4 شت هەیە کە جوولەکە کۆنتترۆڵیان کردووە میدیا هەواڵگیری ئابووری سینەماش یەکێکە لەو چەمکانە کە لەژێر کۆنتترۆلی ئەواندایە بۆیش ئەوان توانیان ینی کاک هاواربا من ڕوونکردنەوەیەک لەسەر ئەمەی کە ئێستا بەس نیشانم ناوە نەمانە ئەو جیانن کە فیلمیان تیا ژیراوە ئەوە خێزان مەڵێ بەیانخانەڵێڵێ بەس ئێمە هەرزانترین پلیتمان کڕیوە 368 دۆلاری تێشوە بەڵێ اینجا ئەمە با من ڕوونکردنەوەیەک بەم لەسەر ئەم جێگەیە یونیڤەرساڵ 3 بەشە 3 بەشە بەشێکیان تۆ بەس پلیتی تکتی پلیتی پارکەکە ئەکڕیت بچی سیارەکە ڕاگری و ئەچیتە ناو چۆ ئەچیتە ناو بازاڕەکان بازار و خواردنگە و ئیتر کافتریا و ئەو شتانی کە با بڵێن مای خۆشحاڵی و خۆشنودی کەسەکانن کە سەردانی ئەوێ بکەن ئەمە بەس بۆ ئەوان یعنی بەس ئەو بەشەیە ئەو چەمکەیە تۆ تەسەورکەوە بەس ئەچیت پارەی پارکەکە داوە ڕووی لەوێ ئەگەڕیت ناو بازاڕەکانە بۆ یەگەر بتێت جلێک بکڕی براندەکەی ئەوان بێت یان جلێ بکڕی ئەو فیلمە بێت کە ئەمە کاک هاوارجان تۆ خۆتە زانیت لە ڕێ ئەو براندەوە ئێمە کۆمەڵێ شت یەکەم شتە بێتە چۆن بڵێ دیعایەکردن بۆ ئەو فیلمە کە من تیشێرتێکی فیلمێک لەبەر کەمە بێ بە دیعایەتکردن بە ناو بازار ڕاگەڕم لەگەڵ برادەرەکان مەوایان لێکم ئەوان کایبینینەوانش حەزەکەن بچن بۆ سەیری فیلمەکە ئەمە پاڵنەرێکە بانگەشەیەکە بۆ فیلمەکان ئەمە هەر لە خۆی لە خۆیە ئەو جل و کەرەسانە بانگەشەیەکە ئێمە جاران بیرمانە کە فیلمێک پیشانە درا عەرەبانەیەک بەناو شاری سلێمانی بەناو شاری کەرکووک هەولێرە ڕۆژ پۆستەری فیلمەکانی پێوە بوو بەڵام ئەمڕۆ ئەمان لە ڕێی ئەو بازاڕەوە نەخێر هەوڵە دەم براندەکان یعنی با بڵێن هێمای فیلمەکان دائەنن بۆی خەڵک بەردەوام متابعیکەوە بەتایبەت لە مناڵان ئەمە یەکێک بوو لەو چەمکانە ئێمە جاران و جۆری فیلمەکانش جێ ئارەزووە جێ حەزە یعنی حەزە ئێمە جاران یاری فیلمێنمانە کرد نازانم کاکاوار تۆ کردوتە یانە فیلمێنمانە کرد فیلمی باش فیلمە بوو کە فیلمەکەی پرفرۆشترین فیلم بوو
بۆ نمونە فیلمە هەندیەکان فیلمە عیسابەکان فیلمی یعنی ئەگەر فیلمێک وێنەی کلێنێت ئێسوودی تیا بواە ئەماوت ئەمە باش وەرزشوانەکانی شەبووی وەرزشوان و ئەوانە وەرزشوان و ئەوانە اینجا بزانە ئەمە ئێستا هاتووە ئەو براندانیان گواستۆتەوە بۆ چۆ بۆ جل بۆ ئەوەی زۆرترین خەڵک بچێ بۆی یەکەم شت داهاتە پارەی پێپیاکرێ وەم شت هۆشیارکردنی تاچی کۆمەلگایە وەسەیەم شت بە نەریتکردنە کە بچی بۆ سەیری فیلم چوارەمیش ئەگەر چوارەمی بۆ زیاد بکەین هەژمونی خۆیانە بۆ هەموو دنیا ئەویان لە ڕووی سیاسی و عسکەریەوە زۆر پڕبایەخ بۆیان بۆ ئەوەی ئەمریکا نەتەوە نەبووە چونکە کۆمەڵێ نەتەوەی جیاوازە ئێستا بە پەروەردە و بە دەسەڵات و بە یاسا و بە سینەما و بە هەموو چەمکەکان نەتەوەیەکیان بۆ خۆیان دروست کردو خاوەنی نەریتێکی تایبەتە تەنانەت خاوەنی زاراوەیەکی تایبەتە وەکو زمانی ئینگلیزی جیاوازە لەگەڵ زاراوەی ئۆسترالی و بەریتانیا ئیتر لە ڕووی بیرکردنەوەکانیان لە ڕووی کۆمەڵێ چەمکە خۆیان کردووە بە میلەتێک ئەمە دەوڵەت کردوێتی دەسەڵات کردوێتی من ئێمە حەقمان بەسەرەوە نییە ئەمە دەسەڵاتێکی دکتاتۆری سەرمایەداریە ئەوە بخەینە ئەولاوە چەمکێکیکەیەوە قسەی تری لەسەرەکرێ بەڵام چۆن خۆی دروست کردووە چۆن ئەم دەوڵەتە ویستوێتی گەشە بە میلەتەکەی خۆیدا میلەتەکەی بپارێزێت یاسا ڕۆلی گەورەی هەبووە دووەم ئابووری سێم چەمکەکانی تر اینجا ئەمەی کە بە ڕێزیشتان باس کرد وەکو هەژمون بەڵێ ئۆباما لەو کاتەیە کە ئابووری ئەمریکا داتەپی وتیان چی بکەین بۆی ئابووری ئەم وڵاتە دانەتەپێ یعنی یەکێک لەوانە وتی پێش هەموو شتێ فریای گەشتی فریای کەمپانیە سینەمایەکان کەون نەیەڵن بکەوێتە بێ پارەی تایبەتیان بۆ دابینکەن بەردەوام فیلمی خۆیان بکەن بۆ چونکە ئەم پێشەوەی بچن بەڵێ وەکو لای خۆمان ئەمان پێشەوەی بچن وڵاتێک داگیرکەن بە فیلمەکانیان خۆشەویستی خەڵکی ئەو وڵاتانیان دروست کردو بۆ ئەمریکا من کۆمەڵێک لەو خێزانانی برادرانمان کاکاوەرتۆ لەوەی ئاگاد لێبێت لە کوردستانە مناڵەکانیان بەنگلیزیەکی زۆر جوان قساکەن لەم ڕۆژانە داوای چپس و ئەو شتانەیان کردووە لە من کە بۆیان بنێرم ئەمریکی بێت تەسەوڕکە یعنی ئەمە چەند ڕۆڵی هەیە سینەما لەسەریان لە ئەوروپا هەر هەموو خەونیە ئەویانە بگەنە ئەمریکا مثلا من ئەوە نییە هەنێک لەو کەس و کارەمە هەنێک لەو ڤیددیویانم داگرت بوو ئەڵێن ئەڵڵا چەند خۆشە خەونمە من بگەمە ئەوێ لە ئەوروپیەکان لە کورد ئەمە چی دروستی کرد ئەمە دەوڵەت باەخی پێداوە چونکە سینەماکەی پێش ئەوەی دەوڵەت بچێ ئەو وڵاتانە داگیرکات ڕۆشتووە تابووری پێنجەمی تایانە دروست کردووە اینجا لە ڕووی ئاسکەریەوە لە ڕووی سیاسیەوە وە کاریگەری کەڵچەری ئەمریکی خستۆتە سەریان ئەمانە هەمووی ئەمە بێجگەلەوەشی کە ئەو داهاتە ئەو شتانەش ئەو فیلم و براند و ئەو شتانەشیان هەموو لە وڵاتانە شەفرۆشرێت ئەمە یەکێکە لەوانی کە با بڵێن لە ڕووی گەشتیاریەوە اینجا ئەم یونیڤەرساڵە ئەم بەشەی بەس پارەی پارکەکەتەدا ئەو شتانە بوو ئەو براندانە بوو دواتر چوینە ئەو بەشەی تریان ئەوەی کە ئێستا هەنێ ڤیددیۆم پێشاندا پێشتر بۆ نمونە با بڵێن ئێستا ئەم ڤیددیۆیان ئەم بەشەیان ئەوە بوو چۆن گەشتیارەکان بکەن بە بەشێک لە ئیشەکان کاک هاوار یعنی مەبەستم چییە کە بە بەشێک یعنی وا هەستکات نواندنەکات نەک نواندن ئیکا بە کارکتەری فیلمەکان ئەمە جێی هاری پاتەرە تۆ سێرکە ئەم جێگانیان دروست کردووەکو بیناکان ئەمە جێی فیلمی تیان نەگیراوە ئەم جێگەیە ئەمە بەس بۆ گەشتیارەکانە دوای چوینە ناو قەڵاکەوە لە ناو قەڵاکە کاک هاوار تووشی چی بووین سواری شتێک کراین و بەسراینەوە ئیتر یەڵا عینەکی با بڵێن چاویلکەی سێڕەهەندی تریدیمان لە چاو کرد و چوینە ناو فیلمەکانەوە چوینە ناو فیلمەکەەوە وام هەستە کرد من سواری گسکەکە بوو مۆلاری لەگەڵ هاری پۆتەر و ئەوانە بە ناو قەڵاکان و بە ناو دەشت و دەرە ئەفری
لەگەڵیان ئەفڕین اینجا تۆ وەرە ئەمە چۆن ئەو تاسوقە بۆ گەشتیار دروستەکەی گەشتیار ئەەکەی بە کارکتەرێک نەک ئەکتەرێک بە کارکتەرێکی ناو فیلمەکە هەستکە ئەمیش کارکتەرێکە وەکو هاری پۆتەر یعنی جەزبەی لا دروستەکەی تەقەموسی لا دروستەکەی خەیتە حاڵی چۆن لای ئێمە حاڵی دەروێشەکانەیە ئەی خەیتە ئەو جەزبەیەوە ئەچێتە ناو ئەوەوە ئەمە شتێکی زۆر زۆر گەورە بوو و لە فیلمەکانی تریشا شتی تریشیانە بوو کارتۆنیان هەبوو فیلمە کارتۆنەکەیان بۆ بەشەکە فیلمەکانی تریش کە چوین تووشی هەمان کێشە بوون یعنی وامە نەزانی کارکتەرێکین لەوێ ئەمە زۆر زۆر گەورەیە تۆ لەم دروستکردنی گەشتیارەکە کە ئەیکەی بە کارکتەر کاک هاوار یەکەم شت تۆ نووسەر دروستەکەیت دووەم شت ئەکتەر دروستەکەیت سێم شت ئەو خولیایە دروستەکەی لای هەموو گەشتیارێک کە هەوڵدا فیلم دروستکات فیلم سازکات یعنی ئەمە چەندێک بوو لەگەڵ ئەوەشە کە ئەو بازاڕەش و ئەو پارە پەیاکردنە و ئەو فرۆشتنی ئەو هەمووشتانی کە لەوێ هەیە ئەمانە شت بۆ خۆی داهاتێکی زۆر زۆر گەورە بوو اینجا من کە باسی ئەو خاڵم کرد وتم داهاتی ئەمان داهاتێکی بەردەوامە چونکە لە لۆس ئەنجلسە هەر چوار وەرزەکەی خۆشە بەهاری و پاییزیە بەردەوام لە هەموو وڵاتانی دنیاوە دێم من لەوێ فەڕەنسیم بینی لەوێ کۆریم بینی یابانیم بینی هندیم بینی هەر لەو وڵاتانەوە هاتوون یعنی ئینگلیزیان ئەزانی بەڵام لە ئەمریکا نەژیابوون تۆ سێر کە تۆ لەو هەموو وڵاتانەوە بیان هێنیت پارەیان پێ خەرجکەیت ئەمە داهاتێکی زۆر زۆر گەورەیەوە داهاتێکی بەردەوامیشە اینجا لەوێ نمایشی شکراتەوە ئێستا لێرە نمایشێکەکرا نمایشەکە تایبەت بوو بە با بڵێن بە هاری پۆتەرەوە ئیتر کۆمەڵێ چەندی تریشە بوو ئەمە لەگەڵ ئەوانەیە با بڵێن لە فیلم بۆ زۆربەی ئەو فیلمانە تۆ بینەرەکە وا لێ ئەەکەی گەشتیارەکە وا لەکەی بە تاسوق بێت بچێت جارێکی کە و فیلمەش ببینێتەوە اینجا بۆیە داهاتەکەی زۆر زۆر زیاتر بوو لەوەی کە لە فیلمێکەوە بەردەوامیشە هەر چوار وەرزەکە هەموو ڕۆژێک و ساڵ نییە ساڵ و دو ساڵ و بەردەوام ئەواکرە بەشەکەی تریان ئەمە ئەم بەشیان بەشی فیلمەکان پێشانە درا دوایی ئەچمە سەر ئەوەی لە کۆتاییە لەوەیە فیلمی هین بخەمە سەری وارەوۆرد دنیای ئاو ئەو فیلمی کیڤن کۆسنەر کە تێچوویەکی زۆر زۆری بوو بەڵام داهاتەکەی ئەوەنەی دەست نەکەوت کە یەکێ بوو لە کێشەکانی کە ئەو فیلمە پێڵێن فیلمەکە فەشەلی نەهێنا بەڵام تووشی داتەپین بوو تووشی داڕوخان بوو پلیتی ئەوەنە نەفرۆشرا بەڵام کەچی تۆ سێرەکەی لێرە هەمان فیلم وەکو شانۆیەک بە تەکنیکی فیلمەکە نیشانەدەنەوە ئێستا تۆزێکی کاچمە سەرەوەش ئەوەش پێشانە دەین اینجا بەشەکەی تریان چی بوو جێی فیلمەکان بوو ئەویشیان هەر بە بەلاشە چونکە یەک جار پلیتمان کڕی بۆ ئەم بەشە بۆ بەشەکەی تریشیان بە جێی فیلمەکانش ئاشناکردنی بینەر بوو یا گەشتیارەکان بوو بە جێی فیلمەکان بە هەواری فیلمەکان ئەوە نیەڵێن سێت ئێمە ئێستا مەسەلەن لە کوردی ئەڵێن سێت بەس من پێم وایە وشەی هەوار بەکاربێنین لە جیاتی سێت جوانترە چونکە هەوار خەریکە و شێشمان لە ناوەچێت چونکە کۆچەریەکان بەکارەکەیان ئێستا کۆچەری نەمێنێ و تورکیا بەردەوام بردومانی قەندیلکات کۆچەری نامێنێ ئێکە نەما کەواتە ئێمە تووشی کێشەی چییە بین تووشی لەگەڵەوەیە کۆمەڵی وشەی کوردیشان فعالەکرێ اینجا بۆیە من پێم جوانە لە جیاتی بڵین سێت بڵین هەواری فیلم هەواری فیلم سازی لەو جێ ئەمە سێرکە ئەم قەڵایە دروست کراوە ئەم قەڵایە بەس بۆ گەشتیارە کە بچێتە ئەوێ ئێستا جارێکی کە دووبارەیە یەکەمەوە ئەمە هەڵبەتە شاخ هەمووی دروست کراوە ینی ئەوە نیە بڵێمە دروست کراوە کاکە ڕەنگە بە تەکنیکێکی زۆر جوان کەمترین تێچووش ینی بۆ ئەوەی خەڵکەکە بتوانی هەموو شوێک ئەزانی کاک سەرکەوتمەن بۆ لە پرۆژەکەی خۆمە ئەمەیە بێمە سەر باسی پرۆژەکەت کاک هاوار بەس دەرفەتێک مەدەیتێ
برادران زۆریان پرسیاریان کردووە بەشدارن لەگەڵمانە وەکو من و تۆ خاوەنی ئەم فیلم سازانن اینجا حەز ناکەم لێیاندا ببڕێم پرسیارەکانیان بخوێنمەوە. زۆر باش. کاک فەرمانکەری مەڵێ ئەی مۆنتاج، کاک فەرمانجان مۆنتاج بەشێکە لە بەشی فیلمسازی، بەشی دروستکردنی فیلم. لە کوردیە من لە لای خۆمەوە چنینم بۆ مۆنتاج داناوە. چنین یەکێکە لەو وشانەی کە ئەویش خەریکە بەرەو لە ناوچوونەچێت، بەڵام مامۆستا دڵشاد مستەفا و وابزانم ئاواتی نامی قاغا ئەو دوو مامۆستایە وشەی کۆچیان بۆ مۆنتاج داناوە. کۆک جاران سەعاتی چاڵمە کۆکە کرا. کاک هاوار بیرێتی اینجا بۆی ئەو وشەیەش لە ناو نەچێت کۆکیان داناوە. ئیتر ئەگەر چنین بێ و ئەگەر کۆک بێ لە جیاتی مۆنتاج بتوانین بەکاری بێنین ئەوە جوانە. من لە پرۆژەمایە لە گەڕانەوەم بۆ کوردستان دیدارێکی گەورە دروستکەین بۆ زمان و دەستەواژەکانی فیلمسازی هی کوردی. ئیتر زانکۆکان هەردوو زانکۆکە بانگێشتکەین وەکو فیلم سازان، وەکو ڕێکخراوەکەی کاکاوە ڕێکخراوی تر هەموو کۆبینەوە گەنگەشە لەسەرەوەکەین چۆن ئەو وشە کوردیانە بپارێزین و هەوڵدەین لە دەستەواژەکان لە ناو کەرتی فیلمسازیە بەکار بهێنرێت. اینجا ئەوە مۆنتاژش مەبەستم یەکێکە لەو بەشانەکە وتم وەکوتم سیناریۆ سینەماتۆگرافی و دواییش پۆست پرۆدەکشن کە مۆنتاج بەشێکەتیایە. بابزانم لیناخانەڵێ ئێمە هونەرمان نییە تا ببێتە چێ سەرنجی گەشتیار. کاک هاوار ئەم وەڵامە من بەپەلە وەڵامێکی ئەوە بدەمەوە خۆی نەحەق نییە ئەو هاوڕێکە باسی ئەوەی کردووە. منیش نیگەرانم، بەڵام منەزانم زۆر هوەر و هوەرمەندی زۆرمان هەن، بەڵام نەمانتوانی ئەوە بەرێنانیان تیا بکەین. هەر بۆ نمونە بە ئەوە بەبیر برادران بێخینەوە کە شەماڵ سایب جارێکیان لە بەغدا بۆ پرسە ئەگەڕێتەوە سلێمانی لە سەربازگەیەک سپابڵین خاڵی پشکنینی سەربازی داوای ناسناوی لێکن یەکسەر ئەیناسن عەرەبن ئەوە ئەناسن چونکە ئەوەندە بە ناوبانگ بوو لە هەموو عێراقیش. ئیتر یەکسەر پێڵێن ناڕۆی تا گۆرانیەک نەڵێ لە کاکە گۆرانی چی من بۆ پرساتمەوە باخۆر ئەەکەن ینی بەڕێزەوە بەڕێ ئەەکەن. ئەمە ساڵانی هەفتاهۆشتاکان ینی ئەزان چۆن ئێمە بە بڕوای من ئەبێ واز لەوە بێنین. من لەگەڵ ئەوەم کە شتەکانی ئێمە زۆر ڕاگوزەر ئەڕوات ئەبێ بەڵام ئەبێ واز لەو پرسیارە بێنین چۆن بین و بەرهێنانی تیا بکەین. من دڵنیام ئەو گەشتەی تۆ بۆ ئەوێ چەندین کارکتەری بەناوبانگت بینیوە، ینی تەنانەت سوپەرمان مەسەلەن ئەوانی مناڵان جلوبەرگەکەی ئەکڕن ئەیپۆشن ئەگەر بە دەمامک بێ بە جلوبەرگی تەواوەکەی بێ. یعنی لە وڵاتی ئێمەدا بەداخەوە بۆ بەرهێنان لەو هونەرمەندانە بۆ ئەو کایە گرنگە بۆ گەشتیاری بۆ کاردانەوە لە ناو کۆمەلگان نەکراوە. بەڵام سەرمایه‌گوزاری ئێمە دو قسە سەرمایه‌گوزاری ئێمە زۆر بە جوانی توانیوێتی بۆ کاڵاکانی خۆیان کە نامێ ناوی کاڵەکان بڵێم هونەرمەندیان زۆر بە جوانی بەکارهێناوە. بەڵێ کاک هاوار اینجا منەمێ بە لیناخان بڵێم. لیناخان نەک هونەرمان نییە لە تەلەڤزۆنی کەرکووکەوە لە سەرەتاکانەوە لە فیلمی زەرێوە ئەگەر وەکو فیلم بڵین وەکو ئەم بەشە بڵین ئەتوانرێت هەموو ئەو چەمکانە دروست بکرێت و جێیەکی ئاوا دروست بکرێت. بەڵام ئەم بەشە پەیوەست نییە بە فیلم سازانەوە، پەیوەست نییە بە هونەرمەندانەوە، ئەمە پەیوەستە بە بازرگانەکانەوە بە دەوڵەمەندەکانەوە دەسەڵات ناڵێم حزب ئەڵێم دەسەڵات ئەو دەسەڵاتی کە ئیگرێتە دەسێتر دەسەڵاتەکە ئەگەر کاتی خۆی سەدام بیکردایە یان ئێستا کە ئەم لایەنە سیاسیە کوردیانە بیکەن ئەبێ پشتگیری پشتیوانی بازرگانەکان بکەن بۆ ئەوەی بایەخ بەم چەمکە بدەن و
یارمەتیان بدەن دەستگیرۆیان بکەن تاکو ئەم جیانە دروستە بێت بۆچی نازانم ئەڵم 20 دۆنم 30 دۆنم 40 دۆنم بە کابرایەک دراوە بەس بۆ خۆی هەروەها ئەی بۆ نایدەن بە بازرگانێک بە مەرجێک بیکا بە جێیەکی ئاوها بۆ نمونە من لەم گەشتەما چوم ئەشکەوتێکمان بینی ئەشکەوتێک کۆنا بە ملیارەها ساڵ کۆنەوە ئەشکەوتە تەسەورکەن ئەو ئەشکەوتە کابرایەک چووە کڕیوێتی بەڵام لە یوتا حکوومەتی یوتا چی پێوتۆ توێتی ئەم ئەشکەوتت پێفرۆشین بەڵام ئەبێ بیکەی بە مۆزەخانەیەک لە پاڵ ئەو مۆزەخانەیە تۆشتی شتە ئەسەریەکان شتە کۆنەکان نابێ بفرۆشیە بێ بیڵیتەوە بەڵام جارێکی کە دروستیان کەیتەوە وەکو ئەوانە بفرۆشیتەوە بۆ نمونە بەبەرد چەقۆیان دروست کردووە بەبەرد سەرڕمیان دروست کردووە بەبەرد ئەوشتانیان دروست کردووە لەگەڵ ئێسکی حیوانە شاخی حیوان هاتوون ئاژەڵەکان پێوەیان کردووە کردویانە بە دەسک و بەردەکە کراوە بە چەقۆ هاتوون هەمان شتیان دروست کردووە تۆ ئەوانیان پێ ئەفرۆشتینەوە بەڵام ئەسڵیەکە مابوو ئەمە لە چیایە ئەمە لەوایە دەسەڵات ئەبێ ئەمە زاڵکات نەک ئێمە و دەسەڵات ئەبێ ئەمە فەرزکات و پشتی بازرگانەکان بگرێ بەڵام فلیمسازێک ناتوانێت ئەگەر هاتوو بازرگانەکان توانیان ئەو وەختە بازرگانەکان دێن کەمپەنی ئاوا تایبەت دروستەکەن چونکە لە لۆس ئەنجلیس کۆمەڵی کەمپەنی هەبوو هەرەمە یونیڤەرساڵ نەبوو من بەس یونیڤەرساڵ بە نمونایەنمەوە ئەوانی تریشە بوون ئەوانی تریشەوەیان کردو اینجا با بچمە سەر پرسیارێکی کە هەر لیناخان چونکە لیناخان زۆر گەرم و گوڕە و خاوەنی فلیمسازانە فلیمسازان هی من نییە ئەڵێ ئەبێ فیلمێک زۆر سەرکەوتوو بێت لۆکەیشنەکەی بکرێتە شوێنی گەشتیاری ئێمە بەس فەنتەلۆسمان هەبوو نەکرا چیسەڵەکە بکرایە شوێنی گەشتیاری هەر ئەتوانرێ بکرێت هەر ئەتوانرێ بکرێت ئەوە ئەگەر پلان نەبوو بۆ ئەو کێشە گەشتیاریە لیناخان ئەلبەتە ناکرێت بۆیە نەکراون بابزانم چی کەشی هەیە پرسیاری شتی کەش هەیە ڕوونکردنەوەی هەیە بۆ چوونی جوانەیە ئەڵێ کوردستان لە بۆنەیەکی زۆر گرنگی وەکو نەورۆزدا 9 ملیۆن گەشتیاری نییە ئەمەیان ئەگەڕێتەوە بۆ وەزارەتی نازانم گەشت و گوزار هەیە ئێستایاننا یا کەرتی گەشتیاری لە کوردستان وابزانم سەر بە وەزارەتی ڕۆشنبیریەوە کاکاوار زیاتری دەزانێت ئەوان سەر بە خۆمان هەیە بەڵێ وەزارەت و دەستەیەکی تایبەت هەیە گەشت و گوزار بەڵێ ئەوان ئەبێ پلانی بۆ دابنن بەڵام من وەڵامێکم هەیە بۆ مە تایبەتە بەوە ئەمریکا وڵاتێکی تازەیە هەمووی چەند سە ساڵێکە دروست کراوە بەڵام ئەمریکا ئیش لەسەر ئەوە ئاکات هەر شتێک داهاتی هەبێ هەوڵەدا ئەو داهاتە بە یاسا پارێزراوە بۆ خاوەنەکەی و بیکا بە جەیەکی گەشتیاری بیکا بە جەیەک بیکا بە شتێک داهات پیاکە بۆ نمونە من لە سەفەرمە لە بینی لۆس ئەنجلسە چوون بۆ لاس ڤێگاس ئەگەر ڕام بزانم جێخۆشەکانە و جیانی کە جێسەرنجن بچم بیبینیم جەیەکمان بینی وتمان با بڕێن بووی لەسەر هێڵی جادەی هایوەی جادەی خێرا لاماندا نیو سەعاتێک چوین بۆ جێ ماڵێک بوو ماڵەکە حوشەی پێشەوەی خۆی تەبعەن ئەو ناوچەیە ناوچەیەکی وشت گەرم داری لێ نەبوو کاک هاوار ئەو ماڵە هاتووە چی کردووە ئاسنی چەقانووە لە ئاسنەکەی هاتووە بە لەحیم لە قوپۆپی بۆ کردووە شوشەی ڕەنگا و ڕەنگی شەراب و ئەوانەی پێوە کردبوو لە دوورەوە تەزانی دارە دەوڵەت و هەموو میدیاکان ئەمە بانگەشەیان بۆوە کرد دایان نابوو بۆی خەڵک بچێ سەیری کە ماڵێک بوو وامانزانی بە پارە ئەچین بیبینین سێرمان کرد بە بەلاش بوو بە خۆڕایی بوو بەڵام دوایی ئیتر ئەو کەرەسانی تریش کە دانرابوون مەچینەی درومان کۆنەکان ئیتر با بڵێن سەلاجەیەکمان هەبوو جاران ئەوەی کە سەهۆڵمان تیە کرد بەشێک ئاوەکەی ساردەکرد و بەشەکەی تری ئەوەی لێ بوو ئیتر زۆر شتی کەی کۆنیان لەوێ فڕێدا بوو لە دەرەوە یعنی سێرمانە کشتی زۆر جوان بوو تەباخی 4-5 چاوە کە بە داری ئیشێ کرد و دووکەڵەکەی بچێتە دەرەوە دووکەڵی لە ژوورەوە نەبێت و لە ماڵەوە بتوانی بەکارە هەموو شتەکان یعنی ڤیددیۆیەکەم داگرتووە لە فەیسبووکەکەی خۆم لایڤەکە ئەویان ئەوە بوو اینجا ئەو ماڵە تۆ سێرکە کاکاوان
هیچ پارەی لە ئێمە وەرنەگرت بەڵام بۆ ئەمەی کردووە و ئەو هەموو میدیایە هەرایان بۆ کردووە و لەسەر گوگڵ و لە هەموو جێیەکان هەیە بۆ ئەمە گەشتیار کۆ ئەکاتەوە ئەیبا بەو منطقەیە بۆ ناوچەیە لەو ناوچەیە لە ئوتێلە ئوتێل قەڵەباڵغە بێت خواردنگە قەڵەباڵغە بێت بەنزیخانە قەڵەباڵغە بێت هیچ سوودێکی بۆم نییە بەڵام سوودەکەی ئەم چییە دەسەڵات باجی خانوبەرە و لەوەیە لە کۆمەڵە شت لی خۆش بێت نمونەیەکەیە کاک سەرکەوت ویستم باسی بکەم لەسەر پیکاسۆ کە پارەی ئەوە نەبووە هەموو جار سەرچاپ بکات لای دەلاکەکەی هەموو جار تابلۆیەکی پێداوە کابراش هەموو تابلۆی ساڵانەکەی کۆ کردوێتەوە دەوڵەتی فەڕەنسایە وزان پێی زانیوە و توێتی ئێمە حەزەکەین ئەو تابلۆیانە بدەی بێ ئێمە و ئەیکەین بۆ مۆزەخانە و پارەیەکی خەیاڵیان پێداوە نەیداوە چووە لە دەیەکەی خۆی بەڵێ وڵاتی خۆی کە هی خۆی و هی پیکاسۆ بووە ئەو دەی وا لێ کردو ئێستا بە هەزاران کەس سەردانی ئەوەیەکە ئەو مۆنیمنتا بینی ئەو تابلۆیانەی پیکاسۆ کە لە ژیانیشدا نەماوە بزان من مەبەستمە بڵێم وەبەرهێنان بەڵێ بە پارەیە بەڵام بە ئاقڵە یەکەم جار یعنی من ئەڵێم ئەمریکا من سوودم لە ئەمەی ئەمریکا بینیوە کە نەمبینیوە کەنیانی نەمبینیوە نەچووم بەڵام سوودم لێ وەرگرتووە بەڵام منی شاتوم براندێکی کوردیم داناوە لە هەموو ئەمریکاشا بگەڕێی تاوەرێکی ئاوا گەورە نزیک 100 مەتر بەرز کە لە هەر سەعاتێکا 2000 کەس بچێتە ناوی کە بە تاقی تەنیا ئەم تاوەرە ساڵانە زیاتر لە 10 ملیۆن دلار داهات پێیاکە بە تاقی تەنیا بۆ ئەم شوێنە و هەر ئەم شوێنە ئەگەر ساڵی 5 ملیۆن گەشتیار ڕابکێشێ هەڵبەت بۆ کوێ هێنێ خۆ هەمووی ناچێ بۆ ئێرە لە هەفتەیەکە ڕەنگە گەشتیارێک ڕۆژێک بۆ ئێرە تەرخامکە ئەوەی تر هەمووی پەرتە بێ بە سلێمانی و هەولێر و کوردستان و شوێنە گەشتیارە سروشتیەکان کە من لەگەڵ ئەوەی کەین بوو پێشانی بیتەوە ئەو وێنەیە بۆی ئێستا گەورەم کردەوە بۆی ئەمە یەڵمازگۆنایە کە تاوەرە ئەمە ڕوونکردنەوەیەک بەم کاکاوار کاک هاوار ئەم پرۆژەی من خوێنومەتەوە هەمووی نەخوێنێتەوە بەڵام هەر لە لای خۆیەوە خوێنومەتەوە یەکێک لەو چەمکانە لەم پرۆژەی کاک هاوارە ئەوەیە کە پەیکەرێکی یڵمازگۆنایی دروست بکرێت تا بکرێت باڵابەرز بێت بۆ نەگاتە ئاستی بورجی ئیڤڵی پاریس ئەگەر بەو ئاستە بێ لی ناخان ئەمە وەڵامێکە بۆەوەی بەڕێستان ئەو کاتە گەشتیارەتوانێ بووی بێبووی و لەگەڵ ئەوەشە ئەم لە چۆ داینابوو لەسەر گۆیژە ئەسڵبەتە گۆیژە چەند گردێکە و ئەم چەند گردەی بە تەلەفریک و بە کۆمەڵێشتی گەشتیاری بەستبەوە بەیەکەوە ئەگەر بەهاتایە ئەمە بکرایە حکوومەت بیکات و لەگەڵ ئەوەشە یەکێک لەو گردانە بۆ بەشی فلیمسازی بواە با بڵین هەموو ئەو فیلمانە ئالوودەیە سفر نۆیە ئیتر بڕۆ لە زەرێوە بڕۆ لە فیلمەکانی یڵمازگۆنایی و فیلمی هەموو ئەو برادرانی کە فلیمساز بوون و فیلمیان کردووە بۆ دروستی و نەک هەر ماکێت شتێک دروستی بۆی خڵک ڕابکێشێ بچێ فیلمەکە بە تاسوقەوە ببینێت ئەمە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگە بەڵام سێرەکەی نەکراوە بەداخەوە ئەمەیان جێ منەوە شتێکم لا دروست بوو ویستم دانا بڕێم لی بەڵێم بەداخەوە سێرەکەی ئەگەر بەهاتای ئەمە بکرایە بەڵێ لە هەموو وڵاتانەوە هەر لە وڵاتەکەی خۆمانەوە هەر لە پارچەکانی خۆمانەوە گەشتیان ڕووی تێکرد چونکە بوو بە دیاردەیەکی زۆر سەرنج ڕاکێش و نامۆ بۆ گەشتیاری و لە هەمان کاتە ئەو گردانە وەکو زانە و پرۆفیسۆر عەبدوڕەقیب یوسف ئەڵێ ئەگەری زۆرە ئەوانە هەر یەکێک لەوانە یەکێ بن لە هەرەمەکان وەکو هەرەمەکان چونکە ئاشورپانی پاڵەڵێ کۆمەڵێک شارم داگیر کردووە یەکێک لەو شارانە مەسەلەن گۆیژە بۆ قەڵای هەبوو زۆر سەخت بووە کەواتە ئەو گردانەی گۆیژە هەر بە ناوی ئەزمر ناوی ئەزمرش ببوورە ئەزمر بەڵێ بووبرە ئەزمر
کەواتە ئەگەری زۆرە هەر یەکێک لەو گردانەی ئەزمر قەڵایەک بوو بێت بەڵام بە درێژایی مێژوو ئیتر سروشت و تۆز و خۆڵ و دای پۆشتی و بڕۆن پشکنینی بۆ بکەن ئەمە ئەگەر بەهاتە گەشتیاریەکەش لەوێ بواە پازیاتر ئەپارێزرا نەک بەیانی تێک بدرێ و بکرێ بە بینا و ئەرێ شقە و خانووەنە دروست کراوە چەندێ خەڵکی بێلانە سوودی لێبینیەوە باوەڕ ناکەم کە سوودی لێبینی بێ جا بچمە سەر پرسیاریکە کاکاوار بە هەر لینا خانمانەیە ئەڵێ بزانم شتێک هەڵێ بزانم چی ئەڵێ ئەڵێ کۆڕۆلۆس ئۆسمان کردو بە شوێنی گەشتیاری و داهاتی باش و وڵاتەکەی ئەهێنێت تورک زیرەکانە لۆکەیشنی بەڵێ زۆر لە وڵات لیناخان ئەوەی کردووە بەس ئەمەی کوردین بەداخەوە نەمان کردووەکەوە ئەرچی دەسەڵاتە با بێمە سەر کاک خاڵی دەڵێ ببوورن نەمتوانی لە خزمەتتان بم ئێوە ئەزانن لۆزە ئەنجلس زۆر زەبەلاحە زۆر جێگەی دیکە هەموو دەکرا قوڵتر باس لە گرنگی فلیمسازی و گشتیاری بکرێت تەنها داهاتی کالیفۆرنیا بەقەت هەموو داهاتی رووسایە و بەشی سەرەکی ئەم داهاتەش بواری فلیمسازی و گەشتیاریە کاک خالیدجان بەداخەوە بەڵام وا بزانم ئەم چەمکە ئێستا ئێمە لەم وانەیەوە گەشتینێتە سەعاتێک و 3 دقە لە چەمچێکی کە ئەو شەڕەت پێ ئەفرۆشی هێشتا ماوە ئیسمان خۆی ئاشکرا کردا دەرکەوت من ئەتناسم و تۆش منە ناسیت نایڵم دەستبەردارت نابم ئەم شەڕەت لەگەڵا هەرەکەم بزانم لە جەیەکی کە شەر باسی شتێکی کەی کردووە بە ئەمە لابرم چونکە نایڵەکە بخوێنینەوە ئەڵێ زاراوە سازیش گرنگە خەڵکی پسپۆر بەشدار بن تێیدا نەکتەنا خەڵکانی بوارەکە کا خالید ئەوەی کە من مەبەستمە ئەلبەتە ئێمە کەسمان ئێستا نە من نەکە هاوار وابزانم لەوەیە بەڕێزیشتان هەروان یعنی لە بواری فلیمسازیە کاتێککە نووسینەکانتە نووسیت پەنابیتە بەر وشەی کوردی پاراو ئێمە کەسمان زمان ناس نین زمان ناز جیاوازە ئێمە داکۆچیکاری زمانی کوردین بەڵام پێویستمان بە کەسانەکە کەسانێکە زمان ناز بن بێن لەو دیدارەیە هاوکارمان بن مەرج نییە فلیمساز بن بۆ سیاغەکردن بۆ چاکردن بۆ زیاتر گەنگەشەکردن لەسەر ئەو چەمکە و ئەلبەتە خۆشتان نەزانن زمانەوان ئەو کەسانەیە کە لە بواری زمانە ئەخوێنن مەرج نییە ئەوان زمان ناز بن ئێستا بۆ نمونە شکور مستەفا ئێمە ناتوانین بڵێن زمان ناس نییە ئەو کەسێکە لە پشتی هەموو ڕۆمانێکە یان چیکە بڵێم مەسعود محەممەد چیکە بڵێم زۆریان ناوێرم ناویان بڵێم چونکە زۆرن لەو زاتانە ئەوانە زمان نازبوونە خزمەتی زمانی کوردیان کردووە و زمانی من و تۆ و کاکاوار و دکتۆر دڵشاد و هەمومانیان پاکەوە کردووە ئەوان بەسەرمانەوە هەنیهانە مەسەلەن ئەو زاتە گەورەیە مەلا عەبدولکەریمی مدەڕس بەخۆی و ئەولادەکانیەوە ئەمانە هەموو ڕۆڵی سەرەکیان ئەمانە زمان نازبوونە بەڵێ من هاوڕاتم ئەبێ کەسانی پسپۆری بواری زمان بێن لەو دیداری ئەمە من پێشنیارێکە ئەیڵێم لەوەیە بکرێ و لەوەشە نەکرێ کاک هاوار تۆ بۆ چوونە چیە لەسەرەوە وڵی من ئێستا کتێبێکمان لەبەردەستایە فەرهەنگی فکری سینەما کە 911 لاپەڕەیە نووسەرێکی لوبنانی 4 سەرقاڵی بووە من بەلای منەوە جارێ یەکەم شت ئەوە گرنگە جارێ ئێمە ئەو فەرهەنگانەی کە لە دەرەوە نووسراون بیان کەینە کوردی تێگەیشتنمان هەبێ لە ڕووی فکری و هوەریەوە دوایی ڕەنگە ئێمەش مافی خۆمان بێ بۆ زمان کە لە بەرامبەر ئەو چەمکانەدا شتی کوردیمان بۆی هەبێت یان بۆی دابتاشین کە ئەشێ هەردووکی بەکار بێنین یعنی ئێمە ناکرێ بڵین مادام تەلەڤیزیۆن لە هەموو دنیا تەلەڤیزیۆنە بە هەر تەلەڤیزیۆن بێ ئۆکەی زۆر باشە بەڵام بە ڕەنگە چوو بێتە ناو ئەدەبیاتی کوردی بە ناوێکی کوردیەوە دەی باشە بۆچی هەموو کوردیا زۆرینەی کورد ئەڵێ فلیم خۆ فلیم نییە فیلمە
بۆ ئەوەیان ئەچێتە ناو سیما بەکارهێنرێ ئێستاشی لەگەڵدا بێ زۆر لە هاوڕانیش وا بەکارهێنن لەبەرەوە قۆناغی یەکەم بەڕێی من ئەبێ ئێمە کتێبی دنیا بێنین وەرگێڕین لەبارەی فەرهەنگی فکری سینەما بۆی بەرچاومان ڕوونتر بێ ئەوسا بۆ بە کوردیکردنی چەمکەکان ئەتوانین هونەرمەندان و شارەزایانی زمان بێکەوە چونکە شارەزایانی زمان بەڵێ لە زمان شارەزای بەس مەرجنیە لە سینەما شارەزاوی لە چەمکەکانی سینەما بۆیە هەربێ یەکان گیر بن ئەو دوو لایەنە. بەڵێ من کاک هاوار بابەتێکم هەیە لەسەر ڕتمی فیلم یان ئیقاعی فیلم ئامادەم کردو لێڤەگەڕینی بۆ کەمەمەیە بیکەم بەوانەیەک ئەوە ئازیزان ئەلێرە هەمومان چوینە ناو تونێلێکەوە لە ناو تونێلەکە هەر ئەو چاویلکەی سێڕەهەندیەمان لە چاو بوو ئیتر فیلمەکەمان کە با بڵێن ئەو ڕووداوی بوومە لەرزە و لافا و شتانە وامان نەزانی ئێمە لە ناویانە خەریکین لافاوەکەی ماگرێتەوە جا ئەو پاسەی کەتیایە بووین لەگەڵیا لەرزەی تێەکەوت ئەنجام مەبەستەکەم لە ئەوە بوو بۆ ئەو تەوەرە گەڕام بۆی کە بە کوردی چی بدۆزمەوە من ترپەم دۆزیەوە لە ترپەی دڵەوە ناخۆم وتم ترپەی دڵ پرسیارم لە مامۆستا وریا ئەحمەد کرد وریا ئەحمەدی مۆسیقی عودژەن ئەوتی کاک سەرکەوت کاتی خۆی کۆڕی زانیاری کورد زۆر گەنگەشیان لەسەر ئەوە کردووە وشەی ڕزمیان بەکارێناوە ئێماڵین بەزم و ڕزم وتیان وشەی ڕزمیان هەڵبژارد کەواتە ئەوان چێ بوون ئەوان زمان ناسەکان بوون وتیان ڕزم ئەگەر تۆ بێت و ڕزم بەکار بێنین بۆ ئیقاع بۆ ڕتم ئێمە ئەڵێن ڕتم بەڵام ئنگلیزیەکە لێ ڕدم ئەها ڕدم چەند نزیکە لە ڕزم ئێمە کۆمەڵە شرۆڤەی تر هەیە کە کۆمەڵی وشەی کوردی بە ئەسڵ کوردین بەڵام زمانەکانی تری جیهان بەکارێنن بۆ نمونە دایکمە یوتەویت خوا بداتە بن هەنگڵت هەنگڵ چۆیە ئەمە هەنگڵە بە ئەنگلیزی ئەڵێ ئەنگڵ ئێدایکمزانی ئەمە لە چۆ وشەی وەرگرت ئێمە شەروای پێڵێن هەنگڵ بن ئیتر بۆ ئەم وشەیە لای ئێمەوە نەچوورێت هەر وشەی خودا ئێمە ئەڵێن خوا خودا هۆڵەندی ئەڵێ خۆت بەڵام وەرە بۆ ئەڵێ خۆت ئەگەر بێت و خۆت بە هۆڵەندی بینوسی بە هۆڵەندی ئەکاتە جی هاوی وەکو نۆیەکە ئۆدی بەنگلیزی بخوێنەوە بێتە گۆت بەریتانیڵێ گۆت ئەمریکیڵێ گات کەواتە هۆڵەندی هەموو جیەکە کا بەخە کەواتە ئەو خودایی ئێمە خۆت خوددا لەگەڵ خۆدی هۆڵندی و لەگەڵ گۆد و گادەکەیە یەک وشن بەڵام وتنەکەیان جیاوازە ئێخۆ کورد چێڵێ لەو دەمێ ساڵک وشەی خوددا بەکارێنێ ئیتر زۆر وشەی کەمانەیە باش شتێکی تر بڵێم توخوا بۆ ئەو کاریگەریە کاک سەرکەوت ئەوە کتێبێکی ڕەوانشاد دکتۆر جەمال نەبەزە باسی ئاینی یارسان و ئێزیدیەکە ئەڵێ بۆچی نازانم جارێکی تریش وتومێ نەبەس ئەیلێمەوە ئەڵێ بۆچی هەموو کەس کە ئەپارڕێتەوە یان لافاوێک بوو مەرزەیەکە بینێت دەست بۆ ئاسمان بەرزەکە دەڵێ کوردێکی خۆمان ئەڵێ بۆ نمونە یا بابڵین شتێکم کرد بە مەولوی خێر ئەم کارە ساتە گەورەتر نەبێ دکتۆر جەمال ئەڵێ ئێخۆ کێوتوێتی خودایی لە ئەبێ لە ئاسمان بێ لەوانەیە لە تەنیشتەوە بێ لە ژێر زەوی بێ لە ناو تەکسیا بێ ئەڵێ ئەمە پەیوەندی بۆ نییە کە بۆ خوددا دەست بەرز کراوێتەوە بەڵکو کوردەکان لەسەر زەوی و زار دوای خواردنی نان و نعمەتی ئەم بەرەکەتەی کە لە خۆرەوە تیشکی خۆر دروستی کردووە هەموو جار دەستیان بۆ خۆرەکە بەرز کردووە سوپاسی خۆیان کردووە کە ئەو خۆرەی پێبەخشیوە بۆی ئەم ژیانە بەردەوام بێ کەواتە ئەم قسەیەش لە کوردستانەوە بۆ سەر گۆی زەوی ڕۆیشتووە یعنی من بەڕاستی باوەڕم بەوە کرد مەبەستم لە ئەوە چووینە دەرەوە لە بابەتەکە بەڵام مەبەستم لە زمان و ئەوە بوو من ویستم ئەگەر کات هەبێ ویستم بڵێ من پرۆژەکەی من بە سوود وەرگرتن و بە هەندێک شتی جیاوازتر لە هی ئەوان بۆ نمونە
من نازانم لەم شوێنە شتێک هەبوو بۆ یەک دقەیە کاک هاوار بە گەورەی کەمەوە بۆی برادران فەرموو. ئەمە نمونەیەکە لە گوڵ و گوڵزار من پێم وایە بەگوێرەی ئەو پەرتووکەی هاوڕێی ئەزیزم لە ڕانیا مامۆستا خەلیل پەرتووکێکی لەسەر جۆرەکانی گوڵ و جۆرەکانی تەیر و تیور چاپ کردووە ئامادەی چاپن. من پێم وایە لەم پرۆژەیە دامناوە ینی ڕەنگە لە کوردستانە بە سەدان جۆری گوڵ هەبێت، بەڵام یەک پرسیارم کردووە لێرە وەڵامەکە دەمەڵم ئێمە چەند جۆری ئەو گوڵانەمان بەخێو کردووە و بەرهێنانمان تیای کردووە لە کوردستان بڕ بکە و بەشی ئەوەش زیادەمان هەبێ و هەناردەی بکەین. بێگومان هیچ کابراایەک ژن و پیاوێک لە ئەمریکاوە هاتوون چوونەتە قەندیل بەس بۆ ئەوەی گوڵی شلێر بپشکنن بیبەنەوە و بەدڵنیاییەوە هەر بەو ناوەشەوە ڕوا لە ئەمریکا و لە ئەوروپا گەشاکە و ئەیڕێن و وەبەرهێنانی تیاکە. من مەبەستم بوو لەم پرۆژەیە کە شوێنێکی گەشتیاری موتور بەکراوی سینەما و گەشتیاریە باسی گوڵەکەم کە من دڵنیام ئەگەر کۆمپانیایەک بێت بەس ئەم بەشەی وەربگرێت ڕەنگە ئێمە بە سەدان کەسمان هەلی کاریان بەس لەوە دەست بکەوێت لە هەر چوار وەرزەکەیە لەم کوردستانی خۆمان هەموو مەوەسم لە کوردستانی گەورەیە گوڵەکان بێنن لە ناوچەکان بە ناوی خۆیان بە چۆن چەندە ئێژی لە چ وەرزێکاژی بیخەنە کارگەوە دەست بکەن بە وەبەرهێنانتیایە. ئێمە ئەتوانین بە هەزاران کەس بەس لەسەر گوڵ ژیانی خۆیان بەڕێوە ببن و وڵاتەکەشمان داهاتێکی ئەوە گەورۆگرانی هەبێ بەس بە گوڵ وەکو گوڵ بەڕێوە بچێت. یعنی ئەوە یەکێکە لە 100 ئۆپشنەکانی ناو ئەم پرۆژەیە کە 4 ساڵە و بەرەو 5 ئەڕوار لەم شارە لە شاری سلێمانی لە کوردستان چاپم کردووە بانگەشەی بۆکەم هەتا ئێستا. ینی بڕای من ڕەنگە بەرنمەیەکیش پێویست بێ، ینی بۆچی سیاسی و سەرمایهداری ئێمە کە ئەم دوانە تەواوکەری یەکن لە وڵاتی ئێمە، ینی ئەمە سیاسیە ئەمە سەرمایهداریش هەردووجان یەکشتن. ینی لەکوێی دنیای من شتیوام نەزانیوە سیاسی سەرمایهداریش بێ، سەرمایهدار سیاسیش بێ. ینی لە وڵاتی ئێمە ئەم دوو کایە ئەم دوو چەمکە ئەم دوو پیشەیە گرێدراوی یەکن ببێ یەک ناتوانن ژیان بەڕێ بکەن وەکو ناشتوانن ژیان بەڕێ بکەن ژیانی میلەتەکەشیان بە جۆرێک شێواندووە کە لە کۆتایی ئەگەر بەردەوام خۆشیان ئەشێت. زانم دڵە پڕە بەڵام جارجار لا بدەین ئەمە یەکێک بۆ لەو جیانەی کە وابزانم فیلمەکەی ستیڤن سپیلبەرگە کە لەوێ فیلم بەرداری کراوە فیلمی تیاگیراوە. اینجا برادران کاک پەیوەند قەرەداغی کە ئەویش کەسێکە خاوەنی فیلم سازانە تێرمانەکات بە کۆمەڵێ بۆ چوونی بە سوودی خۆیاڵێ بە تەنها هۆلیوود ساڵانە بە نزیکەی 5 بۆ 10 ملیارد دۆلار دەستکەوتی داراییەتی لە پای سەردانیکردنی گەشتیاران بۆ شانۆی دۆڵبی و TCL، هەروەها ستۆدیۆکانی وارنەر برازەرز و یونیڤەرسەڵ لەگەڵ مۆزەخانەی مۆمبیسە مەندام تۆسۆ و مۆزەخانەی ئەکادمیای هونەرسازی و ئەنیمەیشن و ڕێڕەوگەی کەسە بە ناوبانگەکان. بەڵێ کاک پەیوەندجان زۆر سوپاس دەکەم، بەڵێ وایە و حەزەکەم مەسەلەن ئێمە ئەم چەمکە زۆر قسەی لەسەرکەین، چونکە وەکو وتم لە سەرەتایە باسم کرد بەس داهاتی تکتی فیلمەکان بۆ سینەما بەس نییە. یەکێک لە کێشەکانی ئەوەی کە فیلمی کوردی ئفلیجە ناتوانێت پێش بکەوێ چونکە ئێمە بەس پشت بە پلیتی فیلمەکانە ئەبەستین. ئاگامان لە بەکەرتی گەشتیاری فیلمسازی یا سینەما نییە. ئەگەر بێت و کەرتی گەشتیاری سینەما هەبێت ئەمەی کەوتم ئێستا بەس یونیڤەرساڵ ئەمەی من باسیەکەم بەس یونیڤەرساڵ تۆ سێر کە ئێستا ئەمە ئیترە چێ بەلای ئەو دیانی کە وەکو دێی مەکسیکی ئەوانە و لافاو دروست دەکات. ئێستا لافاوە بینین لەم گەڕەکەی ها لافاوە بینین، لافاوەکە ئێمە لە ناو سیارەکەی بووینەوە بووبێن بە بەشێک لە لافاوەکە، یعنی بووین بە کارکتەرێک لەو بەرهەمە سەری ئەو گەڕەک و ماڵ و شتانە کە چۆن دروست کراوە
خۆ ئێمە شەتوانین ئەو گەڕک و ماڵانە دروستکەین لی ناخانەمە بۆ بەڕێستانەی لێم مەرج نییە فیلمەکان ئەوە باران لەو کاتی ئێمەیە بارانباری خۆی باران نابارێ بەڵام بارانەکە دروست کراوە ئێمە شەتوانین ئەو فیلمە کۆنانە بێنینەوە هی مەرەزە بێت هی هەر کامێکیان بێت ئاوا هەنێ جێگەی بۆ دروستکەین بەس ئەمە یونیڤەرساڵ ئەمە بەس تایبەتە بەخۆی بەس تایبەتە بەخۆی چونکە ئەوێ داهاتەکە بۆ خۆی بگەڕێتەوە هی فیلمەکانی خۆیەتی ناچێ بۆ فیلمی مەسەلەن ئەڤاتاری تیان نەبوو ناچێ بۆ دیزنی بیکات ئەها ئەوە لافاوەکە هات اینجا بەڵێ کاک پەیوەنجان ئەمە زۆر گرنگە ئێمە باسی لەسەرکەین زۆر لەسەری بڕۆین زیاتر من حەزەکەم ئەگەر بەڕێستان بابەتان لایە پێم خۆشە ئەگەر کا خالید بتوانێت بۆ کەوانەیەکی کە خۆی ئامادە بکات ئەویش بێت پێم خۆشە پێم باشە چونکە وتم من پرۆفشناڵ نیم لەم بابەتە بەس لەم گەشتەما و حەزم لێ و ئەم چەند شتانم بینیوە ئەمەیە باسی بکەم و بە هەمومانەوە مناقەشەیکەین بە هەمومانەوە گەنگەشەیکەین بە هەمومانەوە هەوڵ دەین شتەکان ببینیم با بچمە لای تابانخان بۆ چوونی هەیە ئەڵێ بە خۆشحاڵیەوە چەندانەیەکەم لەو مەگەزینانە بۆ بردنەوە بۆ فیستیڤاڵی فێرمی کوردی لەندەن برادرانی کرمانجی زۆریان پێ جوان بوو بەس پێشنیاریان کرد بە کرمانجیش بنووسرێتەوە پێم وادە نووسەکانی ئێستا کرمانجی تێدا ئەمە لە فیستیڤاڵەکانمانە بەڵێ تابانخان چونکە نەمزانی باسی چی چەمچێکەکەیت بەڵێ ئەگەر بێت ئێمە فستیڤاڵەکانمان بە کرمانجیش بنووسرێن بە پیتی لاتینی ئەو کاتە ئێمە سەرجەم کورد لە هەر 4-5 پارچە ئێمە 4-5 پارچە نییە بەشی خوراسانمان بەشی 5-6 ملیۆنن بەقەت باشووری کوردستانە کەچی کەس ناوی نایەنێت ئەی کوردستانی سوورمان ئیتر تۆوەرە لە ئیسرائیل هەمانە لە لوبنان هەمانە ئەمانە والحاصل ئێمە بێ حساب بۆ هەمویان بکەین حساب بۆ نووسین و خوێندنەوە و زمانی هەمویان بکەین بۆ ئەوی کورد کۆکەینەوە هیچ نەبێ مە بێ بە فەرهەنگ کۆیکەینەوە بە سینەما کۆیان کەینەوە ئەگەر وەکو وڵاتەکانی ئێمە ئەو وڵاتانی کە ئێمە بندەستیانی ڕێگەمان پێنادن بەڵام خۆ ئێمە ئەتوانین بە زمان و بە فەرهەنگ و بە کەڵچەر و بە سینەما هەموو یەکتری کۆکەینەوە ئێستا سینەما توانیەتی تا ڕادەیەکەوە بکاتوە ئێمە لە فیلمسازانەوە برادەرامان لە هەموو پارچەکانەوە هێناوە ئەی فستیڤاڵەکانی شایان هێنن با بچمە لای بۆچوونی کاک ئۆسمان شار باژێریڵێ جاران کۆڕی زانیاری کورد هەبوو کۆمەڵێک لە شارەزایان لە زمانی کوردی هەولیان ئەوە بوو زمانی کوردی لە کۆمەڵێک وشەی بێگانە پاک بکەنەوە بەڵام بەداخەوە ئێستا زۆر وشەی بیانی هاتۆتە ناو زمانەکەمان وەکو سێرچ کلیک سوپرایز کاک ئۆسمان ئێستا لەم کاتەیە گەورەترین کێشە کە دروستی کردووە کۆلیجی زمانی ئینگلیزیە و بۆیە من ئەڵێم بواری فلیمسازی لە زانکۆکانەوە هەردوو زانکۆکە پسپۆڕانی و پسپۆڕانی بواری زمان و ڕێکخراوەکان هەموو کۆ ببینەوە دیدارێک بکەین بۆی ئاگامان لێبێ ئەو وشە کوردیانە کە خەریکە ئەنفالە بن خەریکە لە ناوەچن بیان هێنین زیینویان کەینەوە کۆڕی زانیاری کورد نەماوە بەڵام خۆ ئێمە ئەتوانین زیینویان کەینەوە و بەرامبەریان بۆ دابنین وەکو کاکاوار وتی مەسەلەن بۆ فیلم بۆچی لەوەیە هەبێت ئێستا من مەسەلەن لە خوێندنەوەی بابەتی برادێکە بۆ شاشە سکرین ڕووبینم بینی لەو ڕۆژەوە من ڕووبین بەکارێنم ئەها ئەڵێن سکرین شات من ئەڵێم ڕووبین گرتە گرتە شاتەکەیە ئەی بوون بەکارینەیە من بەکارێنم بەڵام ئەمە بە سەرکەوت ناکرێ بەتەنها بە کاکاوار ناکرێ بەتەنها ئەبێ دیدارێکی گەورەی بۆ بکرێ هەوڵ درێت لە زانکۆی فیلمسازی هەولێر و سلێمانی بخوێنرێت وانەکان بەو دەستەواژە وشانە بوترێتەوە ئەبێ مەسەلەن وەزارەتی ڕۆشنبیری با بڵێم پەستانێک بخاتە سەر زانکۆکانی بەشی ئینگلیزی کە هەوڵداد وشە کوردیەکان تێک نەشێوێنرێ ئەبێ پەستانێک بخرێتە سەر میدیاکان من ئەلم ڕۆژانە نووسینێکم داناوە کاک خالید لەوەیە ئاگای لێبێ خالید حەمە لەبەرەوەی لە لێرەیە لە ئەمریکایە لەگەڵمایە لەم شارەشمایە پێشتر لە لۆس ئەنجلس بوو. کاک خالید لە ئەمریکا بوو. کاک خالید لە ئەمریکا بوو. کاک خالید
بە یاسا زمانی ئینگلیزی عوسمان نەسرەوت لەوەی ئاگای لێبێ لەگەڵ مایە بە یاسا ڕێگە بە کەس نادەن کاک هاوار وشەیەکی هاوردەی ئیسپانی بێنم بخەنە ناو میدیا و دەستگا فەرمیەکانی ئەمریکاوە بە یاسا ڕێگە نادەن ئەگەری ئەوەیە سزاشی لەسەر بێ من نازانم سزاکە چییە من نازانم چییە بەڵام ئەمە ئەمریکایە پاراستوێتی شەڕەکات نایەڵێت بە بەریتانیاش بە هەمان شێوە هەیەی کە هەردووکیان دوو زاراوەی جیاوازن هەر ئینگلیزین ئەمە ئەبێ دەسەڵات بیکات بە ئێمە ناکرێت دەسەڵات ئەبێ فەرزیکا بەسەر ئەم جێگانەیە نێڵێ یەک تەلەڤزۆن یەک وشەی بێگانە بەکاربێنێ وشەیەک لە خۆیانەوە داڕێژن لە ئەمریکا نییە دوو وشە لە خۆتەوە لێک دەیت و بڵێمە وشەیەکە نەخێر نییە بۆت نییە اینجا با بچمەوە لای تابانخان هەر شتێکی کە هەیە کاک هاوارجان بمبەخشە جارجار ئەو بڕم ئەڵێ زماوەنەوانم بەڵێ وەکوتمان زمانەوان و کەسانەیە کە لە بەشی زمان ئاخوێنن زمانەوانم بەشی کوردیم لە زانکۆ تەواو کردەوە بەڵام ناتوانم بڵێم زمان ناسم بەڵێ وەکوتم زمان ناس جیاوازە زمان ناس کەسانی کەن ئەو خەمخۆرانن ئەو زاتانن کە باسمان کرد من خۆم بە داکۆچیکاری زماندانێم زمانی کوردی نەک زمان ناس بزانم کاگوەسمانی شەڵێکی جارێکی کە کاکاوارجان ئەڵێ یەکێک لەو مامۆستا بەڕێزانە کە قسە ئەکادیەک و شەی بیانی بەکار نایێنێتەوەش مامۆستا ئەحمە سالارە بەڵێ مامۆستا ئەحمە سالار کەسێکی شارەزایە لەو بوارە تابانخان ئەڵێ ڕیتمیان ڕەزم هەردووکی جوانە نەخێر تابانخان ڕیتم ئینگلیزیەکەیە ئێمە بە کوردیمان کردووە بەڵام بە کوردی ڕەزمە ئەڵێن بەزم و ڕەزم ئەوەممە بەس بوو کاک هۆشنگ بزانی ناڵێکی ئەڵێ فیلمێکی کوردی بەرهەم هات و بە ناوی تەمی بابا وا بزانم کە لە شوێنێکی گەشتیاری زۆر جوان دەرهاتە بوو وەک ترەیلەرەکە دیتم وای لێ کردم نەچم تەماشای بکەم لە سینەما ئەوەنە قسە و قەشمەری شتیان لەسەر ئەو فیلمە خۆم نەچوم چونکە خەڵک بچێ بەڕاستی چەند پەیجێک دروست تەنها ئیشیان شکاندنەوەی فیلمەکانە وەک ئەو هەڵایی لەسەر فیلمی لە سەردەمی کۆرۆناش کردیان قەشمەری بە هەموو کارێکی کوردی کاک هۆشنگ ئەوەشیان هەر پەیوەستە بە وەزارەتی داد بە حکوومەت کە ڕێگە بە کەس نەدەن لە میدیاکانەوە لە سۆشیال میدیاوە قەشمەری بکەنێ ماگەر بزانین لە فەیسبوک ئەوە هەیە ئەگەر بێت و یەکێک هێرش کاتە سەر یەکێک بۆت هەیە ریپۆرتی کەیت و پێتەڵێ ریپۆرتەکە چییە با بڵین ئەڵێ هەراشمەند بەنگلیزی بە کوردیەکەی هەر هەراسانە احتمالە هەراشمەندشن لە هەراسانەوە وەرگیرابێ نازانم ئەبێ ساخ کرێتەوە هەردووکیان اینجا لەوێ بە ڕێسا یعنی دەستور ڕێسا یعنی دەستور دانراوە کەس بۆی نییە بەڵام ئێمەی کورد ناتوانینەوە بکەین ئەوە ئەبێ سۆشیال میدیا بیکە وەکو چۆن ئێران فلتەری داناوە بۆ ئینتەرنێت و ئەتوانرێت لە کوردستانیشە فلتەردا بڕێ و ڕێگە بەو شتانە نەدرێت ئەوە شەر ئیشی ئەوانە کاک هاوارجان هینێکی کاک پەیوەند وەرەگرن دوایەچینەوە بەلای برادەکانتر کاک پەیوەند دەڵێ سەرنج هیچ زوبانێکی قسەکردن نییە لە دنیا پێی بەئاخەوێت و وشەیەکی دیکەی نەتەوەیەکی تری تێدا نەبێت چونکە بابەتەکە پەیوەستە بە بواری مۆرفۆلۆژی و ئێتمۆلۆژی لەبەر ئەوەی شتەکە چۆتە چوارچێوەی جیهانی بوونەوە کاک پەیوەند من لەگەڵتان بەڵام پاراستنی زمانیش بە تایبەت بۆ ئێمەی کورد زۆر زەرورە ئێمەی کورد بەندەستین ئەگەری لە ناوبردننی زمانەکەمان زۆر نزیکە ئەگەر ئاوها بڕوە چونکە تورک ڕۆلی هەیە ئێران ڕۆلی هەیە عەرەب ڕۆلی هەیە ئێستا ئینگلیزیش ڕۆلی هەیە و ئەوانی تریش ئینگلیز لە ڕێی سۆشیال میدیاوە هەموو دنیای بە گۆڵۆبالیزمە داگیر کردووە ئەمە بۆ ئێمەی کورد زۆر خەتەرە ئێمە چونکە دەوڵەت نین ڕێسایەکمان نیە بۆ پاراستنی زمانەکەمان لەگەڵتان هەیە لە ئەنگلیزیە زۆر گوشە هەیە ئەڵێ من خۆم کە لێڤەگەڕینێکەکەم بۆ وشەیەک ئەڵێ ئەوە ئەسڵەکەی ئیتالیە ئەوە ئەسڵەکەی ئیسپانیە ئەوەیە و کاتی خۆشی
حەمەی مەلاکەریم لەگەڵ دکتۆر کەمال مەزهەر ڕەوانی هەردووچیان شاد لە ڕۆژنامەی هاوکاری ئەگەر زۆرێک لە برادران ئاگایان لێبێ بە 15 هەڵقە باسی ئەم کێشەی بەڕێستانیان کرد. یەکێکیان نەیوت با هەوڵ دەین نێڵین وشەی کوردی بێتە ناوە ئەوە کەیتریان ئەمەی بەڕێستانی باس کرد کاک پەیوەنجان ئەیود لە هەموو زمانێکە هەیە ڕۆژانە ساڵانە ئەوە نەوشە دێتە ناوە ئەو نەشە وشە ئەبرێت. ئیتر ئەمە بابەتێکی درودرێژەوابی هەڵیگرین بۆ ئەو دیدارەیە بۆ شتیکە. ئازیزان من لێرە ئەمەوێ هەنێ فیلمی کەش پێشان بم لەوانەی کە گرتومە با کاکاوارش باسی ئەگەر چەمچێکی کەتەیە کاکاوار ئەتوانی باسی بکەیت. وڵی کاک سەرکەوتێمە ینی لە وڵاتی ئێمە لەم باشوورە یعنیش دامەزراوەیەک نییە بڕیار بدات. ئێستا خۆیمە ئەکادیمیای کوردیمان هەیە لە شوێنی کۆڕی زانیاری کوردیە وەکو بزانانی لەو ئەوە دامەزراوەیەکی وا دروست کراوە. بەڵام ئێمە بڕیار نییە بڕیار ینی ڕەنگە هەمومان یا زۆرینەمان لە هەر بەڕاستی مای شەرمەزاری بوو تۆ کاکەوانێکم بەرێ یەک قوسێک لەسەر ئەمە برادەران ئەمە بە هەمان شێوە چاویلکەی سێڕاهنمان لە چاو کردو بوو بە ناو ئەم هۆڵەیە ئەڕۆشتین وامە نازانی کە ئێمە شێچێکین لەو فلیم کارتۆنانە. بەڵێ فەرموو کاکاوەرجان تۆ چەندانەیەکی وات پیشان ناین وابزانام چاویلکەکەت نەکردۆتە چاوی کامیرا بۆی بکەی بۆیە ئەوەیوازە لەوەی کە تۆ بینیتەوە. من مەبەستم بوو بڵێم لەم شاری سلێمانیە بۆ هەموو کوردستان نزیکەی ساڵێک یا کەمتر ڕیکلامێک ئەڕۆیشت ئەوەی ئەڵێ شیرەکەی ئەوەیە و لەوەڕەکەی ئەوەیە و شوانەکەشی هۆڵندیە زاتی خوا کەس بە گاوانی وتووە شوانیەکێ مانگا بەخێوکا پێوترێ شوان هەر کەسیش نەبوو بڵێ کاکەژان لەم هەموودا کۆلێژ و یعنی ئەزانی چۆنە کاک سەرکەوت من ببوورە ئەمە سیر و توانز نییە بەس کەس ئاگای لە کەس نییەنە گەڕە لاوژەیەکە لەم مەملەکەتەیە ئەمە هەڵبەتە من ئەزانم لە کۆتاییە ئەتەقێتەوە کە ئەتەقێتەوە دڵنیام بێ بەرەو باشی بتەقێتەوە چونکە ئێستا لە ئەو جێ خراپە یعنی تۆ کارەسات نییە لە وڵاتی تۆ ڕیکلام کە من پێم وایە ڕیکلام درامە فیلم زۆر گرنگن زۆر بە خێرایی ئەچنە ناو خەڵک وەکو ڕۆژنامە و گۆڤار نییە چکە توێژێکی زۆر کەم ژمارەیەکی زۆر کەم ئەی خوێنێتەوە. بەڵام ئەم سێکایی کەوتم ئەمەنە زمانی کوردیان شێواندووە ئەمەنە هەر لە خوت و خۆڕایی دەسەواژەی بیانیان هێناوە بە تایبەتیش عەرەبی. یعنی من پرسیارێکەکەم حەزەکەم لێرە بەبیر هەمووان بێنەوە تا پێش ڕاپەڕین کەس بە خیاری ناوت خیار ناوی ئاروو بوو کە دەواازەکان کرانەوە برادران فێری بزنس بوون ئاودیکردن و بێنە و بەرە و کوردایەتێکە کەوتە پشتەوە. ئەم خیارە لە ئێرانەوە هات لە عێراقەوەشە نهات چکە ئێمە هەر لە ناو عێراقا بووین خیار لایەوان هەر خیار بوو لا ئێمەش هەر ئاروو بوو بەس ئێران چکە زوو وەریگرتووە موشەیە کاتێک کە هات بە ترێلە بەروبوومی کوشتتوکاڵی هات و کەوتە ناوێمە وەکو وایە ئێمە لە بیابان بژین کوشتتوکاڵ نازانین چیە لە کاتێکدا یەکەم ناوچەی سەرگۆی زەوین کە کوشتتوکاڵی تیا دۆزرایێتەوە ئێستا ئێمە بەم ئارووە جواناڵێن خیار ئەخەمە ئیشی بڕیارە بێ بڕیار دەرابێ ئەم وڵاتی ئێمە کەس نییە بڕیار دەربێت بڕیار لەسەر شتی زۆر قۆڕ و بێمانە هەیە بەڵام بڕیار لەسەر پاراستن و مانەوەی شوناس و زمان و کللتور و تەنانەت گەلی کورد نییە ئەوە کارەساتەکە ئێمە بەردەوام ینی ئەوە ئێستا ڕەنگەم بەیانی هەڵسی تۆوا مەزەنە بکەیت لە پشتی ئەزمر سوپای تورکیا گەیشت بێتەوێ یعنی کەس ناڵێ ئەرێ کاکە ئەمە فەرم و قارداش بۆکوێ ڕۆیەوە ملی ڕێت گرتووە ئەم شاخ و ئەو گردو ئەم دارستانە سووتێنی ئەم دارە ئەبڕیتەوە کەس قسە ناکە ینی ئەم وڵاتی ئێمە دەسەڵاتەکەی بەڕاستی ینی ببورن هاتیە ناو ئەو بابەتە بەڵامەوە بۆ سینەماشەوە ئێمە ئەم هەموو داستانە هەر خودی داستانی ئەم هێز و لایەنە سیاسیانە کە بە هەزاران شەهید هەن کە زۆر شانازی پێواکەن هەمومان شانازی پێواکەین بەڵام زەحمە نەبێت چەند داستانتان کردووە بە فیلم
هەر خۆتان بۆ ئەوەی خۆتان پێ بۆ قازانجی خۆتان زیاتر بڵای بکەن چەند سەد فیلمتان کردووە لەو هەزارە داستانە. بەڵێ کاک هاوار بابێمە سەر بابەتی برادران بخوێنمەوە. هەر لیناخانەڵێ پرۆژەکەی کاکاوار زۆر گرنگ و بەسوودە، حکوومەت و بازرگان نایکات، ئەبێت کاکاوار لە بانک قەرزی بۆ بکات، خۆی بیکات لە هەداهاتوو ئەگەر بێت ببێتە واقع. زۆر مهمە و پرسیارە زۆر گرنگە گرنگ بگورن کاکاوار ئەمەیتری خۆتە. من ئەمە 4 ساڵە، ئەمە 4م ساڵیەتی بەرەو 5 ڕۆ هەر خۆم لە یەکێکیانە نووسیمە ئەمە ئۆفرێکە بۆ شاری سلێمانی بۆ ماوەی 5 ساڵ. کەی وتومە ساڵی 2020 ئەمە 100 لاپەڕەیە، دوو دیوە، دیوێکی هوەری، دیوێکی گەشتیاری و زۆربەی هەرە زۆری ئۆپشنەکانی ناوی کوردی و کوردەواری. بۆ نمونە لەم شوێنە ساڵانە کارگەدانرێ بۆ جلی کوردی کە بە بیانی بفرۆشێت و لە هەمان کاتدا جلی کوردی بۆ کۆمپانیایە کە فیلم دروستەکە بتوانێت لەم کارگەیە جلی کوردی بەڕادامدا، نەک بچێت لە شوێنێکی تر کە دەستی نەکەوێت یا نەتوانێت یا کاتی زۆری بووی. هەر لەم شوێنەدا ئامێرەکانی کوردی کە ڕەسەن و ڕەسەنایەتی لێرەوە سەرچاوی گرتووە و خەڵکی تر خۆی پێبادا دەف بەهی خۆی زانێ، تاربەی خۆی زانێ، سازبەی خۆی زانێ. ئەم شوێنە جێگەی ئەوەی تایە پەیمانگا بۆ ئەمانە بۆ گەشتیاری، تەنانەت نانی کوردی، نان جۆرەها نانی کوردیمان هەیە لەم شوێنە، خانمان پیاوان لە شێوەی گروپ لە شێوەی کارگە ئەو جۆرە نانە دروستەکەن و بۆ گەشتیار و گەشتیار ئەیباتەوە ناوچەی خۆی. یعنی زانی چۆنە 100 ئۆپشنە کە من زۆرم باس کردووە. من خۆم زۆر جار کە باسی یەکەم هەستەکەم 1000 جار باسم کردووە، ینی جۆرێک لە هی نابم. بەڵام من کۆڵ نادەم. من زۆر جارەتومە خەڵک حکوومەتێکی هەیە لەبەری حساوەتەوە، ئێمە دوانمان هەن گیرمان خواردۆ بەدەستیانەوە. یعنی داوای قەرزەکەی بۆ کوشتتوکاڵ هەیە وەکو پێویست نییە، بۆ گەشتیاری هەیە وەکو پێویست نییە. من ئێستا پرۆپۆزەلێکم ئامادە کردووە کە داوای قەرزی وەبەرهێنانی ڕۆشنبیری و فیلمی سینەمایی یەکەم، قەرزێک کە چۆن وەبەرهێنان لە سینەمادا بکرێت. هیچ وەڵامێک نییە، یعنی ناچارین ئێستا بەرەو بەغدا بڕین بۆی بتوانین لە بەغدا ئەگەر کەسێک لە پشتەوە نەچێ بڵێ نەیکە نەم شتە بۆ ئەو بنەدەرانە، چونکە فێریەوەش بووین لە کوردستان خەڵک ئەچێ بۆ بەغاڵێ ئەمە مەکەن، ئەمە باش نییە، ئەوە باش نییە، لە جاتی ئەوەی سوود لە توانا و بیرکردنەوەی یەکتر وەربگرین. بەڵام من نکو کاکسەکەوتی بەڵێ پڕم زۆریش پڕم، بەڵام زۆر هەیە منم ئارامم دڵنیام ئەمە مادام لە مێشکی من هاتە دەرەوە چووە ئەوانت بهێڵمەوە بۆ وانەیە تایبەت. برادران با سەیری ئەم ڤیدیۆ دەرەکە بگرم. ئەمە با بڵێن فاست با بڵێن ئەو فیلمەیە تەسەوڕکەنیمە کە چوینە ناو تونێلەکە و لەگەڵە و چاویلکەسی ڕاندەمان لە چاو کرد، لێرەیە هەستمانە کرد وەکووتم بە کارەکتەرێک لە فیلمەکە نەک ئەکتەریش لەگەڵ یا تەسەورەکەم من کورسی خۆم ئەو کاتە فیلم ڤیدۆمە کرد، فیلمەکەمە گرت، یعنی بەلایڤ گرتومە لە هەمان کاتچە کورسەکەشمە کرد دەترسام مۆبایلەکەی دەسم کامیرەکە بکەوێ وا مەزانی وایە ئەوە هیچ پاسەکەش لەگەڵ یا ئەلەریەوە. جا ئەمە یەکێکە لەو چەمکانی کە بۆ پەلکێشکردنی گەشتیارانە بۆ ناو بوارەکە وەکو باسمان کرد. با بڕۆمە سەر لای بۆ چوونی برادرانی تریش. هەر لینا خانەڵێ یونیڤەرساڵ جیهانی و فیلمەکان زۆر نایابن، کون فیلمەکانی بینەری ناوخۆی لێ ناڕازیە و فیلمەکان زۆر لاوازن تا بتوانێت ببنەجێی سەرنجی گەشتیارێکی بەیانی. لینا خان من بۆ پرسیارێکی گرنگە، پرسیارەکە گرنگە، بەڵام ئەمە ئێمە ئەگەر بگەڕینەوە بۆ فیلمەکان لاوازن، ئەمە هەر ئەمە خۆی
دووسێ تەوەری ئەوێت ئێمە گەنگەشەی لەسەرکەین کاک پەیوەند بێنم کاک خالیت بێنم کاک ئاوار مستەفاخان بێنم دکتۆر دڵشاد بێنم بەس بڵێم بۆ فیلمی کوردی لاوازم ئەمە کێشەیەکی زۆر گەورەشە و لەگەڵ ئەوەشە ئێمە لە ڕووی دەرونیشەوە خۆشمان ئەوەمانەیە هەمومان شتی خۆمان بە خراپەزانی ئەوەیان با بخەینە ولاوە بەڵام بابین لەسەر حقیقەت بۆ لاوازن بەڵام ئەگەر بێت و ئێمە لەو فیلمانە هەرچەنێ لاوازن هەرچەنێ کۆنن شتەکانیان بێنین لە هەوارێکە لە جێیەکە دروستیان کەینەوە لەو هەواری کە کاک هاوار باسێکات لەوەی مازگۆناگە دروستی کەینەوە کەواتە ئێمە کەرتی گەشتیاری برەوی پێدەین فەرموو ببورێتخوا یلمازگۆنای ساڵی هەفتا بە قاچاق فیلمی بردۆ بۆ ئەوروپا لە سەریشی دادگا کرا دیارە ئێمە لە گۆڤارەکەیە باسیشمان کرد لە کتێبەکانیشە ئاماژەمان پێداوە دادگایەکی دوور و درێژ ئایا زانن تا ئێستاش تورکیا لێ ناگەڕێت تەرمی ئەلمازگۆنای بێتەوە نۆک و ببێتە مەزارگایەک لە ئەتاتورک زیاتر خەڵک بچێتە سەردانی کەواتە ئێمە بە تاک هەمانن ینی براندی زۆر گەورەمان هەن بەڵام یعنی ئەوە بڕیاری ئەوێ ئێمە بزنسمانێکمان ئەگەر هەبێ بتوانێ کارێکی واوکای بۆ نەیکردو تا ئێستا ینی کاک سەرکەوتیش لە سەرەتا باسی کرد ینی ئێمە من تەنانەت ناوم لەم شارە ناوە سۆلیود لەبەرەوەی بۆ کوردستان ئێمە ناڵێن بۆ جیهان بۆ کوردستان لە سلێمانیا زۆرترین بەرهەم دروست بووە زۆرترین خەڵکی شارەکانی تر لە سلێمانی من خۆم یەکێکم لە خەڵکێک لە دەرەوەی شاری سلێمانی لە سلێمانیا ژم سلێمانیم پێ ئەم سنتەرەیە وتومە سلێمانی ناوەندی وەبەرهێنانی سینەمایە ئێڤاشە خۆمە هەر بە قسەی من ناکرێ لەم شارەیە 5,000 میلیۆنێر هەیە بەس لە شاری سلێمانی 3-4 میلیاردێریشی لێ دەسەڵاتێکی سیاسی گەورە و گران هەیە ئێمە چی ئەبینین ڕۆژانە لە هەواڵ لە سەردان و کۆڕ و کۆبنەوەکان چی ئەبینین یعنی تا فیلمێکی سینەمایی ئەبینین بە ساڵێک کە ئێمە ساڵی پار بوو یان نیوەی پار و نیوەی ئەم ساڵ 5 فیلم لەم شارە بەرهەمات چەند دڵمان پێخۆش بوو 5 فیلم یعنی تۆ بێنە بەرچاو لە ساڵێکدا 5 فیلم کە من مەزەنداکەم ئەگەر بزنسمانەکان لینکێکی پارەکان یان لینکێکی کۆمپانیەکانیان تەرخان بکەن بۆ فیلم کە دڵنیام خازانزیشەکەن یعنی لێرەوە پیانەڵێ مەترسن دۆلارێک بخەنە ناو ئیشی فیلمەوە $10 خازانجەکەن مەترسن چونکە ئەم هەموو ساڵانە ڕۆیشتن ئەم هەموو تەمەنە ڕۆیشت لە وڵاتی ئێمە هەر شاخە و ئەکرێ بە ڤێلا و خان و شوقە و باشە دوای 30-40 ساڵ ینی وەڵامی چی ئەدەنەوە لەم شارەیە چی بەرهەم هاتووە لە داستان و چیرۆک و سینەما چ باخێکی هەبووە لای بزنسمان کە لە هەموو دنیادا بزنسمانەکان بەشێکی کاریگەری ناو سینەما و هوەرن بەگشتی کوامەیە لە وڵاتی ئێمە چی کوامە کاریگەریەک کوامەیە لە وڵاتێک ئەو هەموو ملیاردێرە و ملیۆنێرەی تیابێت بە 2-3 ساڵ فیلمێک بکرێیان لە پڕ 5 ساڵ جارێک سیرەکەی ئەم ساڵە ساڵی فیلمە من 2000 تومە ساڵی 2019 ساڵی 24 ساڵی 1998 ئەم ساڵانە وتووە ساڵی سینەمای کوردی چونکە بە ئەندازەیەکی زۆر فیلمی تیاکراوە بەڵام بزانە لەم نێوانەدا چەند بۆشایی گەورە هەیە سینەماش بەڕاستی بزنس و پیشسازیە تۆ ئەم ساڵ فیلمێکم بۆ کەی 3 ساڵی تر نێیتەوە بۆ تو پێ دوای من چاوەڕێتەکەم تۆ پێ دوایە من دانیشم خەژم سپیەکەم فیلم نبینیم هەتا تۆیت ئەوەیە ئەوانە گرفتن سینەما یەکێک لە کاریگەریەکانی بەردەوامیە یعنی وتومان لە ساڵی 98 20 فیلم کرا ئەگەر ئێستا سەیریان کەیتەوە ڕەنگە زۆر کەس بڵێ چۆن ئەمانە بە فیلم ئەژمارەکردن لە کاتێکدا فیلمن وە جمهورێکی زیاد لە پێویستیان هەبوو باشە یعنی فیلمی ئەمریکی نەیتوانیوە بەرامبەریان بۆستێ فیلمی ئەمریکی لە 98 نەیتوانیوە بەرامبەرەوانە بۆستێ لەبەرەوە نا فیلمی ئەمریکی لاوازوە نا بینەری خۆی پێیا کردووە سینیمای کوردی بینەری خۆی پێیا کردووە من جارێک تریش وتومە ئەوە ژەڵێمەوە وەکو دوا ڕستەیەک میسریەکان تا فیلمێکی بیانی ئەبینن 100 فیلمی میسری ئەبینن فیلمی خۆی ئەبینە ینی ئەمە چۆن دروست بووە ئەمە هونەرمەند بزنسمان دەوڵەت
ئەم سیانە بەشدار بوونە توانویان ئەم سینەمایە دروست ببێت وا لە بینەری خۆیان بکەن تا ئەو ڕێکباتەوە بۆ فیلمێکی بیانی 100 فیلمی میسریان لە ساڵێک لە 2 ساڵە پیشانی بن لێ نەگەڕێن بیر لەم لا بکاتەوە بیر لە خۆی بکات ئێمە ئەومان نەکرد ئێمە هیچمان بەشدار نەبووین نە هونەرمەند نە بزنسمان نە حکوومەت بینەر هەیە بەس ئەم سیانە هیچمان نەکردووە. کاک هاوار ئەوەی کە باسە کرد مەسڕ هەر بێجگەلەوە هندستانی شوایە وڵاتانی دەوروبەری هندستان هەر هەمویان بڕۆ ئالودەن بە سەیری فیلمی هندی بابینەوە سەر لای برادران کاکەمیرەڵێ ئەگەر بتەوێ لە قسەکان تا زارەوەی بێگانە بەکار نێنی بە نەزانە ئەزانن بەداخەوە کاک میرجان ئەو بەڵێ ئەو بە دیاردەی موسەقەفی ئەزانن و من لێرە تابانخان بۆچوونێکی ئەو بۆچوونەیەم پێ جوانە ئەڵێ بەکارهێنانی وشەی کوردی نوێ تەنها بە نووسین و کتێبی زانکۆکان نابێت پێویستە بە ئەنیمەیشنی مناڵان و کورتە فیلمی پەروەردەیی بکرێت من نازانم تەلەڤزۆنی پەروەردە چی بەسەر هات ماوە یان نا منش لەگەڵ گەڕە لاوژەیەکە ئەو سەری دیار نیە بۆیە بێ چاچی بکەین ئێستا کە قسە لەواکەین بورە کاکسەرکەوت بەڵێ سەکەی تاوانخان زۆر ڕاستە ئێمە لە ناو گەڕە لاوژەیەکە ژینەها چۆن دەستار گەنمە هاڕێ بەم لەو بەولایەکەوێت ئێمە هەموو کایەکانمان ئاوا وەکو دەستار بەدەستی خۆمان بە داخوازی بیانی داگیرکرد ئاوا خۆمان ئاڕین بۆیە ئەبێ فریاکەین ڕەنگە ئەرکی ئێمە فیلم بێت نووسین بێ بڵاوکردنەوەی کتێب بێ یعنی هەمەش ناتوانین هەمووی شێ بکەین تەنانەت لە ناو یەک کایە ناتوانین هەمووی شێ بکەین بەڵام ئەم بەرنمەیە بۆ ئەوەیە زیاتر هەمومان بەڕاستی بکەوینە ئیش ینی من زۆر جار خەفەت ئەخۆم کە بە هەزاران کوردی ئێمە بە هونەرمەند و ئەدیبیشەوە لە دەروەوەی وڵاتن من لەم میسرە نزیکەی 8 ساڵ ژیام بەدەگمەن میسری هونەرمەند و ئەدیبم بینیوە یا بیستووە کە لە دەروەوەی وڵاتوێ لە ئەو پڕی ناخۆشە لە وڵاتی خۆی ئەمرێ لە وڵاتی خۆی خزمەتەکە لە وڵاتی خۆی ئەبێ بێنەوە هەمووتان ئەبێ بێنەوە ئەم گۆڕەپانە بەڕاستی چۆڵ بۆ با پێتان بڵێم نەک چۆڵ بە بەوەی بەتەنا ئێوە ڕۆیشتون ئەوانەی لە ناوی شەوەن بەشێکی زۆری تووشی ناڵێم داڕمانیا داتەپین بەڵام تووشی جۆرێک لە پاشەکشە چونکە بەڕاستی ناشارینەوە ئێمە بەشێکی زۆرین پێمان وایە ینی بەلامانەوە شەرمە لەناو ئەو گەڕلاوژەیە بچین چونکە 1000 سایت و پەیجی فەیک و جنێوی پیس دێتە سەرخەت بە فیتی ئەم و ئەو کە زۆربەی هەرە زۆریشان بەتاخەوە سیاستن ینی لێ ناگەڕێن هونەرمەندان سەر دەربێنن وڵات جوان بکەن ئەوان دێنەوە سەر ڕێچکەی خۆیان بەڵام بەدڵنیاییەوە ینی وەکو زۆر کە زەڵێ زۆریمان زۆر کاکاوان تابان خان من لەگەڵتان وەکو وتم لە کوردستان زۆر مناڵ هەبووە لە کوردستان بەس بە سەیری ئەو فیلم کارتۆنانەی مناڵان فێری ئینگلیزی بووە لەگەڵ ما بە ئینگلیزی قساکە وە خۆشە تابان خان لەو بڕۆیان ئاگاداریەوەی ئەمەشیان ئەوەیە کە تەلەڤزۆنی پەروەردە و دەسەڵات و وەزارەتی ڕۆشنبیری و هونەرمەندانە بێ ئیشی لەسەر بکەن وە زۆر لە وڵاتانی تریشوان هۆڵندی شوایە مناڵەکانیان سەیری فیلم کارتۆنی هۆڵندی ئەەکەن ئەڵمانی شۆوای وڵاتانی تریشوان اینجا لێرەیان من ئەمێ شتێکی کەتان پێنیشان بم ڤیددیوەیەکی کەتان بۆ دانێم ئەم ڤیددیوە درێژە بەڵام ئەی بڕم و لەگەڵیشە بینی برادرانیشە خوێنینەوە ئەمەیان ئەوە نەبوو با بڵێن بە چاویلکەی سیدی سێڕەهەند سێرکەین ئەمەیان شانۆیەک بوو فیلمی وارورد ئەوەی کیڤن کۆسنەر بە دیکۆر و ئاو بە هەموو کەرەسەکانەوە وەکو شانۆیەک ئێمە چوین دانیشتین ببین بزانن بینەرەکەی چەندێکە و فیلمەکەش هەموو کارە چێشمەیەکانی چۆن دروست کراوە لەگەڵەوەشا پرسیار و بۆچوونەکانی برادرانە خوێندنەوە جابابی خەمە سەر فیلمەکە و پرسیارەکانیش دەسەکەی نەخوێندنەوەی بۆی هەمومان ئاگامان لێبێت برادرم بینی هیوادارم نەو پەڕاندەیانی اینجا
ئەوە تابانخان کاک پەیوەند دوو وشەی جوانی پێم بەخشی تێری کردم دەوڵەمەنی کردم بە دوو وشەی جوان لە زمانی کوردیاڵێ من بۆ وشەی ڕیتم هەفدەن بەکارەێنم زۆر جوانە تەمان کاکۆی پەیوەند یەکێکە لەو کەسانی لە بواری فلیمسازیە شرۆڤەی زۆر جوان و ئەکادمیە نووسێت و بۆ وشەی شاشە بینگە بەکارەهێنم لە نووسینەکانم و بە دروستیە بینم هەردووکیان جوانن و بۆ ئێمە بۆ شاشە بۆ نمونە بۆ یەک شاشە بەس بۆ شاشە بینگەمان نەبێت ڕووبینمان نەبێت بۆ ئەمانەمان نەبێت و ئەگەر وشەی ڕاستی دروستی خۆی هەبێت ئەویش بەکاربێنین باشە یا بۆ وشەی ڕێتم ڕزمەکە هەیە ئەتوانین بڵێن ترپا وەکو ترپەی دڵ و هەفدەنش بەکارین با چەند وشەیەکە بێت بەس گرنگەوەیە بچێتە ناو بوارەکەەوە زمان تووشی ئەو کێشەیە نەبێت و هەر کاک پەیوەن ئەڵێ کاک سەرکەوت ئەڵێ کاک سەرکەوت بێخەم بارکی زبانی کوردی لە ناو ناچێت بەهۆی بەهێزی بنەچەی وشەکانی و دەوڵەمەندی و خودی زبانەکە تەنەها لایەنەکە دەرونیە و بۆ پێە هەردەم ژێردەستە بووین بەداخەوەی تر ئەو ترسە لە ناخمان دروست بووە کە وشەی بەیانی دێتە ناو کایی زبان سازی کوردیەوە گەر وا بڕوات لە ناوەچێت لە کاتێکە سەررجەمە و وشانەی هەم جیهانین هەر بۆ نمونە وشەی فیلم لە هەموو دنیا هەر فیلمە و زۆر وشەی دیکە ژاپۆنیەکان کە خاوەن پێگەسازیەکی زۆر بە دەوڵەمەند زۆر دەوڵەمەند کاتێک دەدوێن وشەی بیانی جیهانی تێدا دەبینیم بەڵێ کاک پەیوەند من لەگەڵتام بەڵام ئەڵێم بە نسبەت ئێمەی کوردەوە و بۆ نمونە لەوەیە بەڕێستان ئاگادارن کاک هاوار ئاگادارە سەردەمانێک کە ئێمە بندەستی دەسەڵاتی عەرەبی بووین بە تایبەت سەدام و کاتانە خەڵکێک لە سلێمانیەوە لە کەرکووکەوە چوو بۆ بەغا هەفتەیەک لە بەغا ئیشێ کرد ئەهاتەوە ئیتر سێرمانەکرد زمانەکەی تێک و پێکەشکان و ئیتر پڕێکرد لە وشەی عەرەبی وایە زانی کە چووە بەغا بێتە موسەقەف ئێستا سێرەکەی وشە عەرەبیەکە هێواشاش نەما ئەوە پاکەوە بوو بەڵام ئێستا لە ڕێزانکۆ وشەی ئینگلیزی زۆر هێرشێکی گەورەی لە سەرمانەیە و نەک لە ڕێزانکۆی بەشی ئینگلیزی و سۆشیال میدیاش هەموو پێگەکان و ئەوانە کاریگەری زۆریانەیە و جیهانگەرایی گۆلۆبالیزمەی جیهانیش سینەما و میدیای جیهانی زمانی ئینگلیزی ڕۆڵێکی سەرەکی هەیە بەسەر زمانانی تریشەوە بەس ئێمە خەمەکەمان بۆ زمانی کوردیە ئێمە هەژارین و دەستکورتین و بندەستین مەبەستەکەم ئەوە بوو با بێمە لای بۆ چوونی کاک هۆشنگەڵێ دەست خۆش پرۆژە و فکرەکە جوانە و بەس ناوت ڕاستە وشکە بێ پەنا بەخوا وشکە بێ ئەو بیرانە هەمووی چونکە سەری هەمومانی خواردووە کاک هۆشنگ سەرەتا وتم کەرتی گەشتیاری بە هەموو چەمکەکانیەوە داهاتی بەردەوامە و کەرتێکشە بەردەوامە کەرتی کوشت و کاڵیش خۆی بەردەوامە ئەمانە داهات یان ئابوووریەکی بەردەوامن بەڵام نەوت وشکەکات نەوت وشکەکان نەوت نامێنێ اینجا ئەم دوو چەمکە زۆر گرنگن و چەمکی تریشەیە داهاتەکەیان ئابوووریەکی بەردەوامن ئەوە ئێستا من بیرم نییەوە برادران لەوەی ئاگادارمان بکەنەوە دواتر کاکە میرتەهاڵێ ئێمە باشترین نمونەی کە کەرتی تایبەتمان هەیە کە نێرگز بووکی کوردستان بوو بەڵام دواتر هیچ کەسی تر نەهاتن لاسایان بکەنەوە چونکە هەیە ئیشی ترمانەیە کاکە میرجان بەڵام لەبەرەوەی نەبووە ببورن نەبووە بە بازار ئیتر جارجار سەر هەڵەدا لە ساڵێکە کۆمەڵە فیلمی باشەکرێ دوای چەند ساڵێک ناکرێ ئەوە کێشەکەمان ئەلەوەیە لیناخانەڵێ میسر ئێستا ئاستی سینەمای دابەزیوە بەداتا ئەمە کاکاواریەخەی بە تۆ ئەگرێتەوە تۆ ئاگا زیاتر لێیە لە مسر
وایە بە ژمارەش دابەزیوە بەڵام بۆ یەکەم جاریش لە میسر فیلم هەیە تێچووی گەیشتۆتە 6 ملیۆن جونەی 6 ملیۆن کە حسێن فەهمی لە فیلمی خەلی بالك من زوزو ساڵی 73 بوو فیلمەکە 15,000 جونەی تێچوو 15,000 جونەی 15,000 جونێ بە ئێستا تقریبا نزیکەی 300 دلارەکە 300-400 دلار ئێستا فیلمی میسری هەیە 6 ملیۆن جونەی تێچووە کە پارەیەکی خەیاڵیە ڕاستە بە ژمارە کەم بووە بەڵام لە ڕووی تەکنیکەوە میسر زۆر زیاتر پێشکەوتووە لە ساڵانی 80کان و 90کان بەڵام میسر بەردەوامە و بەڵێ میسریش پەکی کەوت لەبەرەوەی لە عێراق و سعودیا و ئیمارات و لوبناان و کوێ دوای ئەوەی هوەری وڵاتانی تر هیندیەت هۆلیودیت خۆیان بە جۆرێک لە جۆرەکان بەرهەمی ناوخۆ بەرهەمێنن و لە میسر تووشی قەیران ئەبێت وای لێ هات میسر چۆن هۆلیود دەستی بەسەر هەموو دنیاداگرت بوو میسریش تا ڕادەیەکی زۆر ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئێمەی کوردیژانی بە ئەندازەیەک گەنجێتی ئێمە و منداڵی ئێمە هەر بە فیلمی میسری و گۆرانی میسری و زنجرەی میسری زیاتر یعنی گەشەمان کرد و تێگەیشتین لەوەی کە کوالیتی ئەوان لە هی ئێمە باشترە بۆیش زیاتر ڕوومان بەرەو ئەوێ بوو تا گەیشتەوەی 8 ساڵیش لە میسر ژیاین و کەم پێم وایە ئەزمموی میسر بۆ ئێمە زۆر گرنگە بەڵام بەداخەوە ئێمە وەکو ئەزمموی خۆمان ئەزممون ناکەین لە وڵاتانی تریش ئەو ئەزممونە وەرناگرین دیسان ئێڵێمەوە کایەکە خەتای هوەرمەندە بە پلەی یەکەم چونکە لە میسر کەرتی تایبەت سینەمای پێشخست بەڵام لە سەردەمی پاشایەتیەوە لە خدێوی ئیسماعیل و عەباس حلمی دووەم و مەلیک فاروق و فواد و هەتا ئەفسەرانی کودەتای ئەفسەرانی شات هەتا گەیشتە مرسی کە بە ئیخوانیمان لە خەڵەمەدا و ئیخوانی بوو هەڵبەت پلانیان جیاواز بوو بەڵام نەیانتوانی ڕێ لە سینەمای میسری بگەرن چونکە سینەما لەو وڵاتی خۆیان بوو بە شتێک کە بژێوی خەڵکی لەسەر و میسر ئەگەر هەڕەمی هەبێ بۆ ناسین لە دنیا ئەوە هوەرەکەشی بە هەمان شێوە هەرەمی ترە ئەدەبەکەشی هەرەمی ترە میدیای بە هەمان ئەم پرسیارەی لیناخانی شەر تۆگرێتەوە لە نرخی دروستکردنی کەناڵێکی کوردی تایبەت بە فلیمساز زۆر کەمە نازانم بۆچی یەک فلیمسازی پارەدار کەناڵێک دروست ناکات ئەوە لیناخان لەم ڕۆژانە لەگەڵ کاکاوەر باسمان کردوتم یەکێک لە خەونەکانم ئەوەیە بتوانم فلیمسازان بکەمە کەناڵێکی تەلەڤزۆنی ئیتر بەرنامە و پرۆژەم یعنی وەکو بەرنامەم بۆ داناوە چی بکرێ و چی نەکرێ بۆ کاکاوار باسم کرد کاکاوار یەکێکە لەو هاوڕێ ئازیزانم ئەلبەتە کاک پەیوەند و برادرانی کەشکاتێکە شتێکم لە خەیاڵە بێ لەگەڵیانە باسەکەم بۆی گەنگەشەیەکی بکەین بزانم تا چەند بۆچوونەکەی من واقعیە کاک هاوار فەرموو ئەو وەڵامەی کەم بە منت وت فەرموو ئێستا بەلینەخانیش باسی وەڵی زین چۆنا خۆ ینی وەکووتمان مادام دەوڵەمەندمان زۆر بۆ و سیاسیەکانمان لە هەمویان دەوڵەمەندترن ماشەڵە هەر هەفتە و مانگە و کەناڵێک ئەچێتە ئاسمانیوە من هەر لە بەرنامەی ڕادیۆکەیە داوام کرد کە ئیتر کاتی ئەوهاتوە کورد مانگی دەستکردی خۆی بێ ئەم هەموو پارەیە بۆ دەن بە مانگی دەستکردی نایل سات و چی و ئەمانی تر ینی بەشی ئەوە هەیە کە مانگێکی دەستکرد هەڵدەین هیچ سیاسەتیش ڕێگر نابێ 3-4 ملیار دلاری ئەوێ کە ئەوە نەهەیە لە مەملەکەتە ئێمە بەڕێی من فیلم کەناڵی فیلم ئێستا شوێنی تر خەریکن هەر سیاسیەکان بۆەوەی مۆنۆپۆلی هەموو شتێک بکەن یعنی چاویان تێر ناخوا بەداخەوە هەموو شتێکانەیە هی ئەوان بێت جا میسری قسەیەکیان هەیە ئەڵێ اللي عايز كل بيخسر كل ئەوەی هەمووی بوێ هەمووی لە دەستەدات ڕەنگە ئەوە ببینین و حەزیشەکەین ببینین وەڕاستی چونکە مۆنۆپۆلکردن لە مافی من بیبەری کە منیش هاوڵاتیم تۆش هاوڵاتی کاک سەرکەوت بۆ لە ئەمریکا ژێتوانێت لێرە بەرنامە و پرۆگرامەکانی خۆی بۆ ئەمریکاش پێشکەش بکە کوردەکانی تر ئەوانەی توانەسازن ئەوانەی بیرمەندن هوەرمەندن بۆچی بێت لە ناوە و لە دەرەوە بە جۆرێک پەک بخرێن کە هیچ مافێک نییە بۆ هوەرمەندان لەبەرەوە
با ئەو کەناڵانش دامەزرێنن هی فلم چونکە من پێم وایە ئەو خۆناغا بۆ ئێمە دەست نادات چونکە ڕێگریەکی ڕاستەوخۆ هەیە کە نابێت کەسانی تایبەتمەند پسپۆر کە سەر بەو حیزبانە بن نابێ کەناڵی تایبەتمەندی خۆیان هەبێ و بش بێ ڕۆژی 1000 دەردەسەری و کێشت بۆ دروستەکەن نەبێ باشترە سەرقاڵە دەکەن نەکرێ باشتر. کاک هاوار ئەمەوێ هەموو برادران ئاگیان لەم بەشە بێت ئەلم بەشەی ئەم دیمەنە فیلمیشمان بینیوە فیلمێکی زۆر ئاگاتان لەم بەشە بێ سێرکەن بزانن ئەمە لە شانۆیە با دەنگەکەشی بکەمەوە چونکەم بەشە لای من زۆر گرنگ بوو توانایەکی زۆر زۆر غەریبە غەریب کە وەکو شانۆیەک لە دەرەوە لە ئاوە ئەمە نمایشەکرێت دوایی لەوەی هەربی خەمە سەر فیلم سازان هەمووی بەکۆی گشتی هەمووی پێشانتان بم بەڵام سەیری ئەم ئەو تیارەیە چۆن هات گیانمان پەڕە بوو ئاوەکە ترسمان وەرەکەوە بۆنی دووسەڵمانەکە گرم بۆ هەر بەردەوام شتەکانی ترش بپرسین. لینا خانەڵێ زیاتر لە 200 کەناڵی ببورن منە وایە دەنگەکە بگرم فیلمەکە بەردەوام بێت. لینا خانەڵێ زیاتر لە 200 کەناڵی ناوخۆی کوردیمان هەیە بەس کەناڵێ هەیە فیلمی کوردی پەخشەکات ئەویش کۆنەکانە بەداخەوە ئیتر یەکێک لە کێشەکانمان لیناخان کاک هاوار ئەوەیە کە کەناڵێکی تەلەڤزۆنیان جەیە کە دا ئەمەزرێت نادرێتە دەست کەسانی پسپۆری خۆی و کەسێک نییە پرۆگرامێکی جوانی بۆ دابنێت بۆی ئەو ئیشە بکرێت ئەمە یەکێکە لە کێشەکان یعنی هەر کەسەوە بڕێ پاری بۆ خۆی دەستکەوێ و ڕووی لێنێ و ئەیکات بەی خۆی و ئیتر لە بەرەوەی موچەیتایە بۆ خۆی ئەیکات ئەوەی کێشەکان بۆیە بەرهەمەکان کاڵ و کرچە بنیاتە تەلەڤزۆنەکە کاڵ و کرچە بێ کاک سەرکەوتیەک پرسیار ئەمە بیکەم ینی جابا بمێنێ بۆ گەنگشە بکەی هەرکەس لای خۆی لە وڵاتی ئێمە یەک بزنسمانم پێ بڵێن تەلەڤزیۆنی هەبێت تەلەڤزیۆنی ئاسمانی بەڵام یەک سیاسیم پێ بڵێن لەوانەیە 10 کەناڵی ئاسمانی هەبێت چەند جیاوازەکە زۆر زۆرە ینی تۆ سیاسی تەنها بۆ یەک مەبەست کەناڵدانێ تەنها بۆ ڕاکێشانی دەنگ خۆ جوانکردن ململانێکردن بۆیە شوێنی ملیۆنێرەکانیش نابێت من لەگەڵ یەکێک لەو ملیاردێرە بەڕێزانەیە ئەو مەملەکەتی خۆمان دانیشتم کە زۆر حەزیە کرد کەناڵی هەوێت وتمە وایە تۆ تا ئێستا کۆمەڵی کەناڵت هەبووە وەکو میسر لە میسر زۆربەی ملیۆنێرەکان 5 کەناڵ 10 کەناڵیان بۆ نمونە هەموو ئەو کەناڵی ئەلحەیات و CBC و نازام چی ئەوانە هەمووی ملیۆنێرەکانن بزنسی خۆشیانەکەن ڕیکلام بۆ خۆشانەکەن فیلمەکانیش ئەکڕن بە ڕیکلام بەشداری زنجیرە تەلەڤیزیۆنەکانیش ئەەکەن و کێبڕکەیە لەسەر بڵاوکردنەوەی ساڵانەی ئەو زنجیرە تەلەڤیزیۆنانی لە ڕەمەزاندا ئەکرێت پارەیەکی خەیاڵی هەیە بۆ ئەوە بەڵام کوا لە وڵاتی ئێمە کوا تەلەڤیزیۆنی بزنسمانی کوا هونەرمەندێکی بەناوبانگ تەنانەت ئەدیبێکی بەناوبانگ کەناڵێکی هەبێت ئەو ئەدەب و هونەرە جوانەی ئێمە کە ساڵانی 60 و 70 و 80کان تا زیاتر کە کۆڕی زانیاری مابوو کە ئەدەب و هونەر چەند بایەخێکی گەورەی هەبوو کە ئێستا ئێمە لە زۆر ڕۆ گەشەمان کردووە کەرستەکانی ئەوەندە ئاسان بۆ دروستکردنی چاپکردن ئەڵەی فیلم دروست کرد بەڵام کوا ئێستا ینی کێ بایەخ بەوەدا کاک هاوار بە کۆتا پرسیار چونکە زۆر کاتەکە درەنگ بووە من داوای لێبوردنەکەم لە مافی تینام خوارتی تینایی تر گەورەی هەموو لایە زوو نەکەوێت دەرگاکە بکات ئاگام بێە کاک بابان حەمە ساڵ حاڵە سڵاوتان لێبێ دەستان خۆش من پێم وایە باشترین شتەوەیە
لە سەیرانگاکان سینەما دروست بکرێت ناومانجی واتە تکت و سینەما سینەما و سەیرانگاکان یەک تکت بێننا ئەمە نەبێتە هۆی ئیجباریکردن و فرسەتی پڕبینەری زۆر نەبێت و بۆیە ئەڵێم سەیرانگاکان خەڵکی تەنها سەردان یان بڕوای بە سەیرانگا نەماوە. من کاک هاوار ئەگەر لە کۆتاییە شتێکت هەبێت وە من ئەمێ لە کۆتایی هەم وەڵامەکەی کاک بابان دەدەم و هەرچەنە کاک بابان پێشنیار بوو پێشنیارێکی جوانە لە کۆتایە چیت هەیە فەرموو بۆی منش کۆتایی بە وانەکەی ئەم شەومان. من سپاسەکەم دەستخۆشی لێکم ئەم گەشتانە ڕەنگە خەڵکی تریش دڵنیام زۆر کەس چوە بۆ هۆلیوود بۆ وڵاتانی تر بۆ مای شوێنی تر لە ئێران لە سووریا هەبووە لە میسرەیە منیش بەڕاستی نەمزانی ینی بەم جۆرەیە ژینا منیش ڤیددیۆم زۆرە لە مەدینەی ئینتاجی سینەمای میسر کە ئەویش پانتایەکی یەکجار گەورەیە. من پێم وایە هەتاوکو ئەدیب و هونەرمەند لە سیاسی و سیاست دوور بکەونەوە سیاسی و سیاست زۆر بێ ئەرزش ئەبن لە بواری ئەدەبوونە هێندە هەژارە بن هێندە بێ ڕۆشنبیری ئەبن ئەم گەڕەلاوژەیە کە ئێستای بینین ئەمە دەرهاویشتەی ئەوەیە زۆرمان پێمان وایە نابێت چۆنە بێ هونەرمەند لە حیزبابێ چۆنە بێ ئەدیب لە حیزبابێ بڕۆن سەیری ویکیپیدیای ئەمریکا بکەن بزانە هەرە هونەرمەندە بەناوبانگەکانی هۆلیوود کە ئۆسکاریان هەیە یا کۆمارین یا دیموکراتین یا هەند چەپن فیلمیشیان هەیە و مایکل مۆر یەکێکە لەوانە کە ینی بۆچی ئەبێ لە وڵاتی ئێمە هونەرمەندێک تەوقەیەکی کرد لەگەڵ سیاسیەکە ئیتر دنیای بەسەرا بێتە خوارد تۆزێ بۆستن بزانین ئەم هونەرمەندە هەر بەڕاستی وا لە خۆیەکە سوک بێ یا واکات ئەم سیاست مەدارانەی ئێمە تۆزێک مێشکیان ئارام بکەنەوە بزانن هونەر و کللتور ئەدەبیات چەند گرنگە ئەگەر بڵین گەلی کورچی هێشتویتەوە سیاسەکان نیانێشتۆتەوە فەرهەنگەکەی هێشتێتەوە ئەدەب بۆ هونەر و کللتورە هێشتێتەوە بەڵێ جەنگاوەرەکانمان پێشمەرگە و شەڕوانەکانمان سیاسیەکانیشمان دەوریان هەبووە بەڵام تۆ ینی ڕەوای بچی ڕەوای حەقێک لەم سەردەمەدا کە ئێمە بتوانین پەیامی هونەریمان بە سەرگۆی زەویدا بگەێنین بتوانین بیگەێنین لە کاتێکدا سیاست و حکومڕانی ئێمە ئاوا بە ئەندازەیەک دەرگا بەسەر هەموو ئەو کایانەدا بخات و ئەو نمونە جوانەمان پیشانی دنیا بدەن بزانین نمونەیەکی چەند جوانە لە سیاست هەر تووشی شەرمەزاری بووی بزانین نمونەیەکی چەند جوانە دوو حیزب بێکەوە ناژین لەناو حیزبێکا دوو کەس بێکەوە ناژین بزانە نمونەیەکی چەند جوانە دنیا هەمووی پێمانەڵێ پیاوی چابن مرۆڤی چاک بن ژنی چاک بن ئەگەرچی ژن ئەەکەینە دەرەوەی ئەو بابەتێت چونکە ئێستا ئێمە ژنمان ماوە کە دەستی پێوە بگرین کە شانازی پێوە بکەین کە بگەڕێنەوە سەر دایک سالاری ژنە ئەتوانێت پیاویش ڕزگار بکەن بەداخەوە ئێمە بێ هەوڵ بدەین من ئەو ناڵێم لە کۆتایی ئەبێ زۆر هەوڵ بدەین یعنی ڕاستە ئێستا و قسانە جۆرێک لە هەڵچوونی پێوە دیارە بەڵام ڕاستیە ئێمە نابێت سیاسی پەراوێز بخەین وەکو ئەوان پەراوێزیان خستوین چونکە سیاسی گوناهە کاتێک کە نەیتوانی فیلم ببینێ کتێبێک بخوێنێتەوە نەیتوانی لەگەڵ کۆمەڵێک هونەرمەندا گەشتێک بکە هەموو ژیانی سیاسیە گوناهە سیاسەکانی ئێمە زۆر گوناهە ئەبێ هەمیشە پێیان بڵین خوددا هیدایەتتان دات لەم ڕۆژانە لە فەیسبوک و لە ئینستاگرام هەڵا بوو لەسەرەوەی کە سەرۆک وەزیرانی هۆڵەندا کە با بڵێن ئۆفیسەکەی بەجێڵێ و تەسلیمی سەرۆک وەزیرانی تازەیەکات سواری پاسکی لەبێ و بەناو خەڵکەکەی ئاڕا و کامیرە بە دوایە ڕاکات سیاسی لە وڵاتانە ئاوایە ڕا بۆ گەشتی خۆی و لەوەیە زۆر بەشمان بینی بێتمان پارێزەری شاری شیکاگۆ لە ناو پاسێکە سواری پاسە بێ بە پاسە چێ بۆ دەوام کچێک بە تەنیشتیەوە دانیشتۆ کچێکی ڕەش باسی تەلەفۆنەکە لەگەڵ جیەکە بۆ ئیشکردن ئیشی دەستکەوی هەلی کار سێرەکە لێی قورسەکەن
ئەمیش تەلەفۆنەکەی لێ وەرەگریاڵێ من پارێزگاری شیکاگۆم هەوڵ دەن ئاسانکاری بۆ بکەن کچەکە پێی سێرەکە هەموو سێرەکەنەوە پارێزگارە لەگەڵیانە لەم وڵاتانە سەیر نییە سیاسی ئاوا دێت بە دەوروبەرتە با بینە سەر بابەتەکەی خۆمان لیناخان پرسیارێکی بەرامبەر بە ڕێستان و دوای خۆتان نەتوانی بینوسن بەڵام من ئەمەیە کۆتایی بە وانەکەی ئەم شۆمان بێنم ئازیزان دۆستان ئەوەی کاک هاوار وتی ئەوەی کاک هەموو برادەران وتیان ئێمە کاک هاوار کۆمەڵێک ڤیددیۆی لایە لەسەر مەسر من گەشتێکی کەم لە بەردەمایە لەوەیە دێمەوە بۆ کوردستان لەوەیە بچم بۆ هندستان خەونمە بچم بۆ هندستان بۆلیودی ئەوێش ببینم ئەمانە با ئێمە بیکەین بە فیلم و داکومنتەری و سۆسیال میدیا پڕکەین بەڵکو و تۆزێک هەستی گیرفانی بازرگانەکانمان ببزوێنین هەوڵدەن بۆ ئەوەی کەرتی گەشتیاری سینەما بکەنەوە چونکە تا کەرتی گەشتیاری سینەما نەکرێتەوە بایەخی پێ نەدەین باوەڕتان هەبێ بۆچوونی منە لەوەی بۆچوونی ئێوە شوابێت بەشی فلیمسازیمان هەر ئەفلیجە بێ ساڵێک چەند فیلمێکە کرێ بەڵام داهاتەکەی نابێ فەشە لێنێت ئەبێ کەمپەنی دروستکەین کەمپەنی فلیمسازی سینەما بۆی فیلم بەرهەم بێنێت لە پاڵ ئەوەشە بایەخی سەرەکی ئەو بە کەرتی گەشتیاری سینەما بێت کەرتی گەشتیاری سینەما داینەمۆی بزوێنەری سەرەکی بازاڕی فلیمسازیە نەبێت نابێت ئێمە جارێ فێر نین فیلم بکڕین فێر نین پلیت بکڕین بچین بۆ سەیری فیلم ئەوە هیچ واز لەوە بێنین هەمومان گلەی لە فیلمەکانمانەکەین کاڵێن باش نییە ئەوە هیچ ئەویان بخەنە ئەولاوە اینجاش لەگەڵ ئەوەشە خۆمان لە خۆمانە دەین وە خۆشمان ئەو ئاستەمان یعنی من سبەی دێمەوەتانێ لیناخانە داوا لە کاکاوارە کاڵێ فیلمسازێکی باشە با فیلمێ بکەم من بەنیازم بێمەوە بیکەم ئەی چێڵێ فیلمەکەی من باشە بێت چێڵە فیلمەکەی کاکاوار باشە بێت چونکە چین ئێمەش هەر لەو کەسانەین بەردەوام بین دروستە بێ بێ بەردەوامی زۆر گرنگە زۆر هەر ئێوەین هەر هەمومانەوەین ئەو کەسەی کە گلەیە کاڵە فیلمی کوردی باش نییە بیهێنە با فیلم دروستکە بزانە باشەکات گەلێ جار لەم فیلم سازانەوە کەسانێک هەبوونە دەرچووی زانکۆی سلێمانی و زانکۆی هەولێر بوونە بەشی فیلمسازی هاتوون گلەیان کردووە لە فیلمسازان گلەیان لە هەموو فیلمەکان کردووە هەموو فیلمەکانیان ششتۆتەوە وتوانە هیچی باش نییە بیهێنە خۆی فیلمێکی ببوورە یە قسە با کۆتایی بێت ئەم قەندیلەی کە سەدەیەکە بووە بە پەناگەی شۆڕشەکان کە ناوچەی ئێمەیە هەر چوار پارچە لەوێ خۆیان دروست کردووە و ڕاهێنانیان کردووە و اینجا پرد بوون بۆ بەشەکانی خۆیان باشە من لە پرۆژەکەمان سلێمانیم کردووە بە سنتەر تۆ بێنە بەرچاو دەمە باسی باشوورەکەین بەڵام لە باکوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژاوا ئێستا لە ڕۆژاوا کۆمەڵێک هونەرمەندی زۆر مەزن هەن کلیپەکەن زنجیرەی تیڤەکەن فیلم دروستەکەن بە سەرمایەکی زۆر کەم و زۆر هونەرین و زۆر چیرۆک و داستانی گەورە و مەزنن کە من پێم وایە بە جیهانی بوون لەوێەوە دەست پێکات چونکە ئەو بەرهەمانەی ئەوان ئۆتۆماتیکێن بۆ مرۆڤایەتیە لەبەرەوە تۆ ئەگەر شوێنە بکەی بە شوێنی شۆڕشەکەت ئەتوانی هونەرمەندێک لە باکوور بێنی کە لەوێ تورک لەی ناگەڕێ فیلم دروست ئەتوانی لە ڕۆژهەڵات هەر خۆشیان هاتن بەڵام نەتواندرا لەم بەشە نە حکوومەت توانی نە حیزب نە دامەزراوەی سینەماییەکانیشمان هونەریەکانیشمان لە وەزارەتی ڕۆشنبیری نەیانتوانی چونکە کەس ئیشی ئەوە نییە کاک سەرکەوت بانگ بک بڵێت تۆ بەسەتر چیتر لە ئەمریکامە بۆرە لێرە فیلم سازانت بۆ ئەەکەین بە تەلەڤیزیۆن ئیتر تۆ بەڕێوە نییە تۆ ناشی بینی لەم تیمایی کە 30 ساڵ ئەم حکومڕانیاکە ئیتر نایبینی سینەما بە سینەما بزانێ تەلەڤیزیۆن بە تەلەڤیزیۆن بزانێ و ئەگەر بشزانێ ئەو چۆن وەکو ئێستا وەکوێ هەر نەبووە باشتر بوو بە جۆرێک بۆ خۆیان بەکارێنن کە ئەویش دیسان مای شەرمەزاریە لەبەرەوە ئەم ڕیتمە ئەم
چی بوو بە کوردیەکەی بەزم و ڕەزمە تەواو بوو تەواو بووە ئەگەر توانیان بگۆڕێن ئۆکەی ناتوانێ بێ بگۆڕدرێن بەڕاستی کاک هاوار قسەیەکت کردوتە سلێمانی بکەم بە سنتەر من کەرکووچیم وە کەرکووک بەرەو مەترسیەکی زۆر گەورە ئەڕوات خەریکە لە دەستمانەچێت بەداخەوە سیاسیەکانمان خۆیان بە خاوەنی نازانن و عەرەبیش بە لێشاو لە کاتی سەدام زیاتر دێنە ناو کەرکووکەوە سلێمانی و هەولێریش من زیاتر باس لە کەرکووکەکەم سلێمانی و هەولێرەوەیان هێشتا ماوە بەڵام کەرکووک خەریکە وەکو مووسڵی لێدێ وەکو بەغای لێدێ کەوانە شەر کورد بوونە بەسڕا کورد بووە بەسڕا کوردی بووە کوردی لێ بووە عەرەبی لێ نەبووە ئێستا ناوێرین باسی بەسڕا بکەین ناوێرین باسی بەغا بکەین مووسڵ وا ناوێرین کەرکووکش خەریکە اینجا من بۆم بکرێ ئەمەوێ بڕۆمەوە کەرکووک لە کەرکووکە گەر بۆم بکرێ بتوانم ڕێگریم لێ نەکرێ پشتیوانی هەبێ حەزەکەم کەرکووک بکەمە چەقی سینەمای هەموو کوردستانی گەورە لێرەیە ئەم بەرنامەیە بەم کۆمنتەی کاخالید کۆتایی پێێنم کە بۆ بەڕێستانی نووسیوەڵێ سیاسیەکان گوناحن گرنگ بوو دەست خۆش کاک هاوار شەوێکی خۆش بۆ هەموو لایەک بەو هیوایم بە هەمومانەوە توانی بێتمان سوودێک بگەێنین شتێک بکەین هەوڵ دەین گەشەیەک بە بازاڕ و کەرتی گەشتیاری و هەموو بوارەکانی سینەما بین شەوێکی خۆش بۆ هەموو لایەک سەرکەوتن بۆ هەموو